بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم لە بەرنامەکانی پەیام پۆدکاست لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستە جارێکتر بە خزمەتتان گەیشتمەوە لە خزمەت زانایەکی گەورەی کوردستان و خۆشەویستی کوردستانین، جەنابی مامۆسا نووری فارس، کە جەنابیان ڕافەی فرمودەکانی پێغەمبەریان کردو صلی الله عليه وسلم هەموو فرمودەکان و بەڕاستی کاتێک ئەچیتە خزمەتی ڕیاض الصالحین، ئەچیتە خزمەتی تاج، ئەچیتە خزمەتی ئەو فرمودانی کە جەنابی مامۆسا وەریگەڕاون بۆ زمانی شیرینی کوردی، چێژێکی گەورە چەندێک لە فرمودەکانە بینی ئەوەنە لە زمانە شیرینەکەی جەنابی مامۆسا. حەز ناکەم پێش مامۆسا بکەوم، پێم خۆشە سەرەتا بڵێم جەنابی مامۆسا یاخوا بەخێر بن بۆ بەرنامەکەمان. زۆر سپاسدانەکەم بێەوەی ئینشاءڵڵا. یاخوا مامۆسا گیان جەنابتان حەزەکەم بڵێم خەڵکی برای ماوایە، برای ماوەی قەرداغن. بەڵێ برای ماوە کەوتوتە کوێ و کەی جەنابتان لەو لادیا ژیاون و سەرەتای مناڵیتان چۆن بوو؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وآله وصحبه أجمعين. برای ماوە کوێرەدەیەکە ئەکەوێتە مابینی سەرزەر و تەنیسەر و هەرجێنە و قەڵاسوورەوە لە قەراخە بەرابەر خاوێ و کەستەنزە. جا ئەو برای ماوەی ئێمە مەشهورە بەبێ ئاوی. ئەو کاتە بەڵێ ئێستا ئاو زۆر بووە لە سەرزەرەوە ئاوی بۆێنن، ئەم بیری ئیرتیوازی پیا بۆ من بەستم ئەو سەردەمە. جا من لەو دێ لە دایک بووم، دایکم باوکم ناوی فارس حەمەخان حەسەن، و ئەزانم وەکو لێم بیستون لە جافیش بوون لە تیرەی ڕۆغزایی. دایکیشم خوا ئەفریقایەخوا ناوی ئامینە فارس ئاغا حوسەین ئاغا مارف ئاغا. کاک مستەفا هەیە، مستەفای بەردەکەڕی، کە ئەوە خاڵۆزەی منە، خوشکی ئەو لا لە ساڵ بۆ ئەمانە بووە. ئەوانیش وەختی خۆی لەم قەڵاچوالان و ئەوانەوە بزانە کێشیان هە بۆچی بووە، هاتوون لەو برای ماوە نیشتە جێ بوون و ئیتر لەگەڵ باوکمە ژن و ژنخوازیان کردووە. ینی دایکیش تو باوکیش هەر خەڵکی برای ماوەن. بەڵێ. سەردەمی مناڵی جەنابی مامۆسا بەڵێ چیت بیرە کاتێک کە مناڵ بووی؟ یاری مناڵانی برای ماوە چۆن بوو؟ بەڵێ گەشت و یان سەردەمی مناڵی چۆن بوو؟ وەڵی سەردەمی مناڵی ئەو وەختە ئەوەی کە لە ناو مناڵانە باو بوو کە یاری ئەکرا چەچەڵە زیێڕان بوو، ئەوەی ئێستا نەماوە، قەڵانقڕ بوو. ئەو قەڵانقڕە خەڵکەکە بە شەو ئەچوون مناڵەکان، تۆ لە لای خۆتەوە من لە لای خۆمە، ئەوە پەنجیان خەتیان ئەکێشا. ئەس خەڵک دەربەستی مارود و پشک و ئەمانە نەبوو، چار بڕوای پێنەوە. ئەجابیل فعال ئەوە عەرز بکەم. ئیتر ئەو وەختە ئەم جۆرە شتانە هەبوو، بەڵام سوبحان الله من وەکو لێرە نووسیومە لەوانەیە تۆزێکشی لێ بخوێنەوە، بەڵام بە عەرەبیە. باوکم خوا ئەفریقایەخوا مەلامان بووە چەند جارێ لە برای ماوە، بەڵام ئەو مەلا محەممەدی تاڵە کە هاتە ئەوێ من لە یادمە هەتا ئەو لای برای ماوە بگرە 34 کیلۆمەتر بە پێی پەتی ئێمە کە مناڵ بووین چوین بە پیر مەلاکەوە کە هات بۆ تێکەوە مەلا محەممەدی تاڵ، کە ئەبینم ئێساش لە بەرچاومە و ئەزانم سێ کەرب سێ وڵاخیان پێبوو، وڵاخەکان گوێرێش بوون، ماڵەکەی هەمووی بە دوانیانەوە بوو. پیرەژنێکیش کە دایکی خێزانی مەلا محەممەد بوو، ئەوە بە خێرێ سواری کەرێکیان بوو. ئیتر ئەمە کە هات نەبرای ماوە دەوری هەفتەیەک ماڵەکەیان دامەزرا، خەڵکەکە چون بۆ بە خێرهاتنیان ڕێزێکی زۆریان ڕۆژێکیان لێکردن. ئەو مەلا وەختە بە هینیشتی مقدەست تەماشا ئەکراوەکو ئێستا نەبوو. ئەمجا لە یادمە باوکم بەیانیەک خوا عافیان کایەخوا منی برد بۆ لای مامۆساوانەوە حەلی تاڵ، تقریبەن لە سێبەری بزگەوتەکە هی بەیانی دانیشت بوون، دیار بوو بۆ ئەزانم ڕێبێ دنیاش خۆش بوو، بێزستان و ئەمانە نەبوو بیا ئەو کاتە دانیشت بوون. مامۆستاش لەگەڵیانە بوو، سڵاوی لێکردن، چوین دەستی هەردووکمان دەستی مامۆساکەمان ماسکی. دیارە تەمەنی هەبوو مامۆسا؟ بەخوا مامۆساکەش ئەو وەختە مەلا ئەگەر
15 ساڵیش وایە مادەم مێزەری بەسەرەوە وایە 90 ساڵی ئەچوو قاچیشی ماچەکەی هەرواش بوو خۆی بەحاقەتەکەی ئێمە کەوامان کرد ئەمجا باوکم وتی قوربان ئەمە ئەم کوڕم هێناوە کە فێری قورئانەکەی ئەمە ئەمانەتی خوا و پێغەمبەرە لە لای تۆ مامۆستاش سەری منی ماچکێ لەگەڵ باوکمان دەست و باچێنی کرد وتی ئەمە ئەوە تۆزێک بات بوو دوایی وتی ئەمانەتەکەت لەسەر سرم وەلا حەزی ئەفەرمی ئەمجا وەکو بڵێ فکرێکی کردەوە ئەلفوبێیەکی بۆ نووسیم ئەم ئەلفوبێی کە ئێستا لێرە هەیە ملاحەزەکەی خۆزگار دەرئەکەوت ئەم ئەلفوبێیە ئەمە ئەلفوبێیەکە بوو کە بەم شێوەیە بۆی نووسیم بسم الله وبه نستعين يا فتاح يا رزاق يا الله يا معين ألف بيتي حتى هي لام الفلاية والسلام سري جيري بوري دو سر دو جير دو بور شدية مدية همزية زنية هالكشاوية داكشاوية زائد اللم ألفوبية يا فتاح يا رزاق يا الله يبيوتم يا فتاح فتح مان بوبك يا رزاق رزق مان بدا يا الله يا لي بدا امزاوتي باش ما وستاك هاتنوا خوشي بیلێکی کردەوە دەستی نابە ناو چاوانیەوە وەکو خەیاڵێکی قوڵ بکاتەوە دوو سێ فرمێسکی ڕست دوایی وتی تقریبەن 30 ساڵێک لەمە پێش منیش ئاوا باوکم دەستی گرتم و بردمی بۆ خستمەند مەلایە لە سێبەری مزگەوتێکا وەکو ئێسایتەوە جا ئەوەی کە لە یادمەلەوە ئەو یا الله یا فتاح یا ڕەزاقەکە کە یا معین یا الله یا فتاح ئەم سێ کەلیمەی پێوتم وتی ئێوارەش وەرەوە پاشنان نیوەڕۆ کە بانگدرا و ئەمانە جا ئەو بە قەیناکار با بەحسی بکەین منیش کە هاتمەوە کە گوێی لێگرتم لە سێ کەلیمەکە دوانم لەبەر ما بوو یەکێکیانم لەبێ چوو بوو وتی قەیناکە مامەعناوەکو شتێک ئەمجا کە چوومەوە ئەم ئەلفوبێیەوە دەستمەوە بوو لە ماڵەوە مەلا پسکۆل هاتەوە یەکەم ڕۆژ یەشێ قاچی دەست ڕوومەتی ماچە کردم خوشکەکانم زۆر بوون یەکێ دەستی ماچە کردم و یەکێک ئەلفوبێیەکەی نایە سەر چاوی بۆ نێتی شوە حەقیقەت خۆی وا بوو ئاڵێ وەڵڵا ئێتر دوایی کە چوومەوە بۆ تاقی ئەوارە لە سێ کەلیمەکە دوو کەلیمە لە فکرما ئەمە سەرەتا بوو ماوەسا ئەم مامۆسایە کە دەرسی بەجەنا بوو ئەدەبی ئەوسای خوێنکاری یا فەقێ بڵێ لە خزمەت مامۆسایە ئەوە بوو قەت ئەم مامۆسای بیر نەچووی سەجنا بوو تا بیر نەچوو لە فاتیحەش لەوە چێ بیر نەچوو بەخوا دائیمە فاتیحەشی بۆ نەرم بەخوا وەڵڵا حتا ناوی مناڵەکانی مەموو لە یادە خۆی ناوی ماوەسن حەمدی تاڵ بوو خێزانەکەی ناوی خەسوەکەی ناوی ئامینە خان بوو خوشکێکی هەبوو ئامینە خان کچێکی هەبوو ناوی فاتمە خان بوو ئەمانە حتا مناڵێکیان هەبوو ناوی نووری بوو لە تەمەنی منا بوو ئەو فاتمە خانە کە خوشکی ژنەکەی بوو هەموو جارە ڕیزی ئەکردین ئێمە کە مناڵەکان بەرەبەرە مناڵی تر هات بۆ دێکە کە هاروهاجیبان ئەکەی یەکی شوولێکی ئەدا لە ناو لەپیان شوڵێکی بۆ تەعدیب تۆ بەرە نەکەوتو مامۆستا شوڵە ئەو لە منی نەئەدا مناڵەکانیش هەموو هاواران لیاڵەسا نووری لە هەمومان هاروهاشترە بۆ شوڵەکە لەو ناوی ئەو ئاخر نووری دایکی نیە گوناحە ڕعایەتێ کردم ئەوە هەر لە یاد ناسی مامۆستا جەنابەت زۆر بە مناڵی دایک وەفاتی کردووە بەخوا دایکی خۆم بۆ ئەزانم نەبینیوە ئارێ وەڵڵا هەر وەکو من لەسەر وەسیەتی دایکشم خراومەتە خوێندن بەڵێ ئارێ وەڵڵا بەڵێ خوالیان خۆش بەڵێ ئامین ئینشاءالله مامۆستا دایک مردن بەڵێ بۆ مناڵێک کە ئاب و شێوە لە سەرەتای مناڵیا بێت بەڵێ جەنابەت چه ئیحساس و هەستێکت هەیە ینی هەستێکی قورسە کە دایکی مناڵێکە دایکی نییە وەڵڵاهی ئەزانی چی حەزێکی بە ئەمە بخوێنینەوە باش کە مناڵێک کە دایکی نەبێ هەشتێکی زۆر جوانیشە بۆ ئەم مناسەبەیە من ئەوە 5 خوشکم هەبوو هەر 5یان لە من گەورەتر بوو کە دایکشم مرد بوو بۆ ئەوی ژرم بکەنەوە هەر سەعاتێ بە کۆڵێکیانەوە بوو حتا بۆ مزگەوت ئەگەر حتا کە هاتوونێتە سلێمانی لە برایماوەوە من لە یادمە خاوەری خوشکم بە کۆڵ ئەیبردم بۆ بەرخانەقای مەحوی بە کۆلیش ئاهاتمەوە ئاوا بێناز نەبووم بەڵام بێدایشی ئاوایە بەبێ تۆ بابە ماوی نەماوم
دایجان ئەتۆش هێزی هەناوم ئەوەندە ڕێستان وا لەبەر چاوم پێم شەر بە ناوتان وا لە پاش ناوم ئەڵێن نووری فارس خۆی فارس نووری بووایە باوکان و دایکان لە برای خۆتان ئەم تکا جوانم بگرنە گوێتان بۆ بووک خراپ مەبن زۆر شتێکی خراپە ئێستا ئەم وەسعیکەتیان مەبن بە دەرچی مەموزین برا بۆ کوڕ و بووکتان ببن بە چرا نەوەت گوڵێکە موتوربەی دووڕەنگ نەکەی بێدایکی لێ بکەیت بەنەنگ پەپولە بە دوو باڵی نەشمیلە گوڵاو گوڵ دەفڕێ جوان و خنجیلە باڵێکی ببڕی باڵەکەی تری بۆ سەری دەبێ بە دەردی سەری بێنازی کاتی بێدایکیم ئێستاش ماچی هەرماوە لە دڵما باش باش وەڵڵی لەم تەمەنەش هەرماوە هەرە بەخوا هەرماوە چۆن دڵت هات جێمبێریدایە خۆت لە بەهەشت بی و من لەم دنیاە ئەخر وەڵی بێوەفایە دەسڵاتی نییە بەهەشت بەو خۆشیە بەبێ تۆدایە بە مەرگت قەسەم وەک دۆزەخوایە ببێ بە جێگەت بەهەشتی بەرین کە نەزرت کردم بۆ خزمەتی دن بۆ خۆم ڕزگار بووم لە کوێرەوەری پەناگام قورئان چوومە سێبەری هەوری ڕەحمەتت هیوامە خوایە بۆ باوکو دایکمان بیکەی بەسایە نووری تاماوە مەمنونی خوایە کە تەرجومانی ڕەسوول ئەڵڵایە باشترین گوتا بۆ ئەم شیعرانە کۆتا بێ بۆ ئەم ڕەحمەت بارانە سوپاس بۆ خوددا درود لە حەزرەت ڕەزا لە یاران ڕەحمەت لە ئومەت وەسەلام باشە ئینشاءڵڵا یا ڕەبی خوالیان خۆش طبعاً ئامین ئینشاءڵڵا جنابە هەرچی بکەی خۆ معلومی جنابدا ینی خێری دایک ئەو خوشکانت کە ئەوان وفاتیان کرد و خوشکەکانە وەڵڵا خوشکەکانم هەمووی وفاتیان کرد وەڵڵا خوالیان خۆ ئامین ئینشاءڵڵا ئەمە وەسەگیان دوای برایماوە ئیتر وردەوە گەورە بوویت چەندێک لەوێ دەرسی خوێند و دوایی چووتە کوێ بەو خوایە لە برایماوە خوێندومە ئەمجا کە مەلاکەمان ڕۆیشت لە سەرزەل هەر زۆرم خوێندووە لای مەوەسە مەلا عەلی سەرزەل ماوەسایەکی چۆن بوو ماوەسە مەلا عەلی وەڵڵا مەوەسە مەلا عەلی مەلایەکی کۆلکە مەلا بوو هەر ئەوانە مەلاکانی دیەکانی چیان مەلای عەلامە نەبوون بڵێ فەقیه گەوریان نەبوو بەس فەقیه هەبوو فەقیه تا شەرح قائیدی هەبوو کۆلکە مەلا نابەس متوەسیط بوو لای مەوەسە مەلا عەبدوڵڵای تەنیسەری خوێندوومە لە هەرجەنە خوێندوومە لە کانی ڕۆشنایی خوێندوومە هەر بە دەوری برایماوە وەڵی چ حتا چەند دەرسێکم لە قڵاسوورەش خوێندووە ئەوە ملاحەزە فەرمووی کە لەوێ خوێندوتە گەڕاویتە تۆ بۆ برایماوە لەوێ ئەمەیتەوە وەڵی پیتە سەر حەقەتەکەی من بە مناڵی لە برایماوە دەستم کردووە بە قورئان و خوێندن و ئەمانە بەڵام دواییش بەهۆی ئەوە کە حەزم لە جەوی سلێمانی نەبوو کە هاتنە سلێمانی ماڵی خزمی نزیکمان لەوێ بوو ماڵی پورێکم لەوێ بوو لە ماڵی ئەو پورەوە سەوڵێم لەوێ ئەبوو ئیتر ئەم فترەی دواوەکە بەم لاولا ئەچوین تۆزە گەورەش بووبووین و کۆمەڵی فەقێش بووبووین کە دەرسەکەمان مەلاکە لە ماڵ نەبووایە بە بیان و حەزمانەکە بچین بۆ دیەکان کە ئەچوین بۆ دیەکانیش لێ خواردنی شتێک بۆ ئەکردین لەو بابەتە دەوران دەوری برایماوە ئەچوین ئەتر لە کوێ مەلاکە مەوجود وایە ئەچوین ئەوە فەقێ خۆشەویست بوو کاتەماوە ئەو وەختە فەقێ ڕێزیشی هەبوو ئەرێ وەڵڵا خەڵک وایان ئەزانی مەلائیکەیە بە حەقیقەت بەڵێ ئەمجا هاتینە سلێمانی کە هاتینە سلێمانی من یەکەم مزگەوت کە چوو مزگەوتی شێخ سەلام بوو بە سیفەتی ئەوەی کە ماوەستۆن ڕەحیمی پەرخی غەریقی ڕەحمەتی خوا بێ وەختی خۆی لە برایماوەی ئێمە فەقێ بووە لای مەلا یوسف جا ئیتر باوکم بردمی بۆ ئەوێ و مەلا یوسف مەلا چاک بووە لە دیەکەی بەخوا مەلا یوسف دیار بۆ مەلا چاک بوو قەدیم بووە قەدیمیش بوو تۆزێ ئازاش بووە چونکی جارێک شێخە دیەکە لە دی ئێمە میوان ئەبێ کە شەقاری برای شێخ مەحموود مەلیک ئەبێ غەریقی ڕەحمەتی خوا بنی ئینشاءالله ئێمە بەبەستمان ئەوەیە فەڵائیلیان بگەڕین و نەخوا نەخواست شتیان گەنجە بێ ئەو وەختە تاپڕی پێ بێت تەقە لە مریشکێکەکە لەسەر سەلوێنچێکە چینە ئەکا وەڵا ئیتر بە پیاوێکی خۆی ئەڵێ بڕە ئەوە سەری بڕە و بی بە لە فڵان ماڵ بۆ نیوەڕۆ سووریکەن و بۆ بێنن ئەمجار ڕوو ئەکاتە مەلا یوسف کە لە مزگەوتەکە دانیشت بوون چونکی مزگەوت لە دیوەخانی دیەکەش بووە لە ئامان کاتە چونکی ماڵی تیانە بۆ بەقەد مزگەوتەکە پاک و تەمیز بێ کە پیاوێکی گەورەی وەکو شێخ مەحموود یا شێخ قاری برای هات بچێتە ماڵەکە لەوێ بووە جا لە مەلا یوسف ئەپرسێڵێ ئەمە چۆن ڕاوێکە
ئەڵێ وەڵی قوربان گوو بخۆی لەوە باشتر ئەویش دەی تووڕە ئەبێ ئەڵێ وەڵی لە دی منە نامێنی ئەڵێ من کە ئەم قسەیەم کرد ئەزانم لە دەی توە نامێنم بەس با بۆ ڕوون بکەمەوە گووەکە بەس حەق وڵی لەسرە بەڵام ئەمە حەقی مریشکەکەی لەسرە کە بە شێوەیەکی شەرعی نەگوت حەقی ئەو پیرەژین لەسرە کە چاوەڕوانە مریشکەکە بچێتەوە هێلکەیەکی بۆ بکە حەقی خواشی لەسرە ئەمە بوو بەستی و لە من ئەڵێم کە گوو بخۆی باشترە ئەوەیە ئەرێ وەڵا ئێتر شێخ مامۆستا مەلا یوسیفیش لە برای ماوەی ئێمە ئەجووە زیێتەوە ئەسێ بۆ تیمار ئەتێ تیمار بەڵێ مامۆستا دوای ئەوە چیتە کوێ بۆ خوێندن ئەمجا لەوێ لە کە هاتم باوکمی بردی بۆ حاجە بۆ ئینکات لە سلێمانی باوکم بردمی بۆ مزگەوتی شێخ سەلام لەوێەوە چوون بووە پلیس کاغەزێکم لە مامۆستا مەلا ڕەحیمی پەرخی غەریقی خوابێکە یەکی بوو لە مەلا چاکەکانی ئەو ڕۆژەی سلێمانی برد بۆ مامۆستا مەلا عوسمان کە مامۆستا مەلا عوسمانیش ئەو وەختە زانایەکی گەورە بوو لە ئاستی مامۆستا مەلا ڕەحیما لە پلیس بوو یعنی ئاخرما دەکان کەیەکی لە فەقێ باشەکانی کە ئەو کاتێ من چوم لێ بووم بە فەقێ مامۆستا شێخ عەزیزی پارەزانی بوو کە مامۆستا شێخ عەزیزی پارەزانی بمانای کلمە پیاوێکی مەزنی خواناسی گەورە بوو نووسەرێکی باشیش بوو ئێتر کاغەزەکەی مامۆستا نایە سەر چاوی وتی پێش ئەوەی بیخوێنمەوە هەرچێکی تایە قوبوڵمە وەڵای ئێتر لێ بووم بە فەقێ تەقریبەن ساڵ و نیوێ مامەوە لە پلیس بەڵێ ئەمجا چوومەتە بیارە لە بیارەش فەقێتیم کردووە لە زۆر شوێنی کە ئیتر پەنا بخۆ باوەسە حەزەکەم لە هەڵەبجە تۆزە بینینەوە بەڵێ جەنابەت بینە چۆن بوو لەگەڵ بنەماڵی موفتیە والله بیتە سەر حەقیقەت من لەگەڵ بنەماڵی موفتیە لەگەڵ مامۆستا شێخ خالیدا مامۆستا شێخ خالید جارێ ئەمانویست بچین بۆ بیارە لە سرای سوبحاناغا لاماندا من کەوتمە ئەو گۆمەوە ئەوسا گۆمەکە زۆر گەورە بوو ماری تیا بوو ماری ئاوی لە ژێرەوە کە زمانێن دەرهێنا لە دەرەوە تۆ لێ ئەترسە سبحان الله ئیتر با قەدەری درێژەی نەکێشینەوە مامۆستا مەلا خالید بە کاوەسەڵتەکەی فڕێدا بوو لە ڕێ دوور کەوتبووە لەگەڵ مەلا موحیدینێکە هاتن دەستی منیان کرد هەرێکی باڵێکم لە ژێر ئاوەکە ئێساش هەر لە یادمە کە قم ئاوەکە ئەچۆ جۆمەوە بەڵام من لەو کاتا لە غەرق بوونەکە نە ئەترسام لە مارەکە ئەترسام والله ئیتر ئەوان ڕزگاریان کردم ئەو فترەیەش کە لە پلیس بووین هەموو جومعە و سێشەمانێ حەچی فەقەی ئەو دەفەرە بوو ئەهاتن لە تەچەکەی ماڵی مامۆستا شێخ جەمیل نزیک بوو لە مزگەوتەکە بەڵێ لەوێ نان و ئاوێکی ڕێکوپێکی دووژەم ئەدرا بەو فەقیانەی کە هی دەوروبەری وەکو هی پلیس و هی تەوێڵە و ئەو دەوروبەری ئەمانە هەڵەبجە ئەمان خوارد و شەو لەوێ ئەخەوتین چونکی پارەشتمان پێ نەبوو بچینە ئوتێل و ئەمانە ئەمجا ماڵی مامۆستا شێخ جەمیل خۆی مامۆستا شێخ جەمیل لە ئاستی مامۆستا شێخ خالید و مامۆستا شێخ نورودینیان نەبوو بۆ خوێندن بەڵام سەرپەرشتی ئەو شتانی ئەکرد بەڵام هەم ماڵی مەلا بوو هەم تەچێش بوو بە معنای کەلیمە ئەمجا ئیتر لەگەڵ مامۆستا شێخ نورودینی مفتی غەریقی ڕەحمەتی خوا بێ کە لە تەچێڕوتە بوو لێرە ئێمە 4-5 فەقێ بووین لە خزمەتیە وتی من ئەچم بۆ بیارە 40 شەو خەڵوە ئەکێشن مامۆستا نورودین مەشهور بوو کە زۆر خاوەنی تەقوا و زیکر بووە بەڵێ جا عەرز بکەم ئەمە بالفعل وا بوو کێ دێ لەگەڵما من و عابید سوین سەلامەنویشمان لەگەڵا گوتی من بڕوان بەمانە نێنایە بەڵام من و عابید سوین لە پێش ڕەمەزانەوتی نەوەکو ڕەمەزانەکە 29 بێ دەستی کرد بە خەڵوەکەی بەم شێوەیە بوو دوو کەوچک شۆربای خانەقا یا 3 کەوچک لەگەڵ 2 دەنگ خورما بۆ پارشێویش 3 دەنگ خورما یا 2 دەنگ خورما لەگەڵ گڵاسی ئاوە 40 شەوی ڕێک بەم شێوەیە لە خانەقای بیارە بە چاوی خۆم ئەمەم دیوە و ئەشی جەرمەوە لە دنیاشە لە قیامەت شەهر جەرمەوە ئاوەم ئەم مامۆستایە
مامۆستا ئەهلی تەقوا بوو مەلایەکی باشیش بوو بە حەقیقەت خوێندنەکانی باشی خوێندن بوو لێرە لە چەند مزگەوتێ خوێندوێتی بەس ئەوەی بە زۆرترین کات لە مزگەوتی تەکیڕوتە بوو کە پێڵێن شێخ حەکیم چونکی لەوێ مەلای نەبوو بە ئارەزوی خۆی بیستایە لای مامۆستا مەلا عەبدوڵای تروستانی ئەی خوێن لای مامۆستا مەلا ڕەحیمی پەرخی ئەی خوێن چونکی ئەگەر تۆ لە مزگەوتێ بوویتایە مەلای ببوایە و مودەریس خۆی بواە قبولی نەئەکە بچی لە شوێنێکە بخوێنی ماوەسەگیان باسی خانەقا و باسی بیارەت کرد جەنابەت تەمەسوکت بە طریقەتی نەخشبەندیەوە هەبووە والله بیتە سەر حەقەتەکەی من ئەو وەختەی کە فەقێ بووم لە بیارە چەند جارێک ماومەتەوە لەوانەیە بڵێم 2 مانگ 3 مانگ ئەوانە زیاتر لەو یادگارانەی کە لە یادمە مامۆستا مەلا باقری مەریوانی غەریقی ڕەحمەتی خوا بێ ئەهات لە خزمەت شێخە ئەمایەوە تقریبەن لە خزمەت شێخە دەستی لەگەڵ دەستی شێخا بوونان و ئاویشی ئەخوان شێعەلاءالدین ئەو وەختە شێعەلاءالدین مابوو چونکی شێعەلاءالدین لە 56 عەمری خوای کردبوو ئێمە ئەمانەی عەرز دەکەم پێش 56 بوو ئەمجا 2 ڕۆژ بەخواوە ئەزانم لە پاش 2 ڕۆژ سێشەمە و جومعە کە فەقێش بۆ ئەوی بچن گوێ بگرن مەوعیزەیەکی زۆر جوانی ئەدا بۆ خەڵکەکە ئەو وەختەش خەڵک وەکو ئێستا نەبوو ئەم هەموو وەسائیلی حەزرەتی شێعەلاءالدین موعیزەدا یاهین مامۆستا مەلا باقری مەریوانی جا لەو فترا مامۆستا مەلا باقری مەریوانی کە هات تەشریفی بۆ ئەوێ و ئەچووە خزمەتی شێخی عەلاءالدین و ئەمانە جارێک لە جارەکان ئەوە ئیتر بۆ مەبەستم لە بیارەیە ئەو مەبەستم بیارە بوو لەگەڵ مەلا غەفوری سێتەڵە کانیسپیکەیی مامۆستا مەلا غەفوری کانیسپیکەیی حاجی مەلا غەفوری کانیسپیکەیی غەریقی ڕەحمەتی خوا بێ لە خزمەت شێخی عەلاءالدینە ئێساش لەبەرچاومە چوین شێخی عەلاءالدین هێزی تیانە بوو وەکو ئێستای من کە بە واڵیحی قسەکان بکە دەستمان نایە دەستی ناو دەستی شێخی عەلاءالدین طریقەتەکەمان وەرگرت ئەمە ئەوە تەوبە بێ و ئەمانە تەمەسوکتان کرد تەمەسوکمان کرد مەلایەکی لەگەڵا بوو بە خۆزگای خوا بمزایە ئەو مەلایەکێ بوو ئەو بە واڵیحی کەلیمەکانی پێ ئەوتین ئەمە حەزەکەی ئێستاش لەبەرچاومە شێخی عەلاءالدین یەک دەرپی سپی کوردی خۆمانی لەبەرا بوو لەو وەداکە دانیشتبوو ئەرز بکەم کورتەکیشی لەبەرا بوو و ئەزانم مشکیەک و جامانەیەکی خەفیفیشی بەسەرەوە بوو سینگی ڕوود بوو ئاوا لەو لاشەوە ئاگرەکە لە پاڵیا بوو دنیا ئەزانم زستان بوو چونکی ئەمجا هۆدەکەش لایەکی چۆڵ بوو ژنان و مناڵ و ئەمانە بە ئەتیادی بۆ خۆیان ئەهاتن و ئەچوون مەبەستم ئەوەیە ژیانێکی سادەی بێ تڕوفیز و ئەمانە بەڕاستی شێخی عەلاءالدین من لە مامۆستا مەلا کەریمی بیارەم بیستووە لە بەغا بە زمانی خۆی فەرموویەتی وەڕەم بێ لە شتێک شابڵاوی کردبەوە وەختی خۆی بە منیش بەگوێی خۆم گوێم لێ بووە و توێتی من ئێستاش خۆم بە مەنسوبی شێخی عەلاءالدین ئەزانم ئەرێ بەخوا خانەقای بیارە یعنی ئەو هەموو فەقێ و ئەو هەموو مەلا چاکەی تیا بوو ینی کە ئەڵێن ئەزهەری کوردستان بووە بوو خۆی بالفعل بڕوا بکە لە ئەسەری کوردستانی زیاتر بوو بڵێ بۆ چونکی ئەم مەلایانەی خۆمان ئەوەی حرفێکی لە ورگا بێ بە معنای کەلیمە مەلاکۆنەکان ئەوەی لە تەمەنی منابێ و لە پێش تەمەنیم پەروەردەی بیارە بووە ئەمە 200 ساڵی ڕێکە ئەم بیارە بووە بە چراخانێک بۆ ئەم وڵاتی ئێمە کە دەنجی کوردی گیانوەتە هەموو ئەنحای عالم بمعنای کەلیمە هەر وایە ئینشەڵڵا ئێستاش مەلایەکی لێیە مامۆستا ناوەکەشم بەخوا داخەکەم بەڕاستی مەلایە و مامۆستایە ئێمە جاران کە ئەنوو بەڕاستی مەلایە یعنی مامۆستایەکی گەورەیە نەک بە مۆستەلەحی ئێستا کە مەلاوای لێ هاتووە بەرەبەر بە پێی تەدەڕوج هاتوۆتە خوارەوە بەڵێ ئەو کاتە مامۆستا فەقێ یعنی زۆر هینەبوون زۆریان خوێندیا کەم یعنی سەر بەڕاستی گلەی ئەوە هەیە کە بڵین مەلاچاک ئیسە بۆ پێناکات یعنی وەکو ئەو ساکە بەڕاستی عیلمەکانی هەمووە خوێند و هەموو عیلمەکان
زۆر بەوردی و هەروەها ئەو تەسەلسلش زۆرە پارێزرا ئەو سیلسلە مبارەکە کە ئەم مامۆسا لێی وەرگتو ئەو لێی وەرگتو تا ئەگاتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕاستی بەرەکەتێکی عەجیبی هەبوو یعنی فەقێتی ئەوسا قووەتەکەی لەکوێ بوو؟ وڵی مامۆستا فەقێتی ئەوسا ئەگەر بێت و ورد ببینەوە بە وردی لێی تقریبا سیلسلەکەیان ئاوا بوو لە پێشەوە لە حوجرە کە پیانەوە حوجرەی مناڵان کە بە عەربی پێ ئەڵێن کەتاتیب یعنی قورئانی کەریمیان ختم ئەکرد ئەمجا کتێبە وردیلەکان وەکو ئیقباڵنامە و وەکو ئەحمەدی و وەکو گولستانی سعدی و ئەمانە کە ئەمانیان ئەخۆن وەکو کەریمە کە ئەوش کتێبێکە وەکو ئەیش و دەمەخلوق ئەمانیان ئەخۆن ئەمجا پاش ئەوە کە ئەمجا فێری نووسینیشان ئەکردن تۆمار هەبوو من تۆمارم هەبوو وەختی خۆی سەنازدەم کەوتە چۆ ئەم تۆمارە یعنی کاغەز کە تۆ بۆ یەکێک کاغەزی بۆ ئەها لەوانەیە بڵێم 100 کاغەزی کۆ ئەکردەوە بە سرێژ ئەینووسانن بە یەکەوە درێژ ئەبوونەوە 3-4 مەتر ئەمجا لووریان ئەدا ئەم تۆمارە کاغەزەکان هیچ چەند خەتێک بوون خەتی خۆشیان تیا بوو ناخۆشیان تیا بوو مەسەڵەن من لە برای ماوە کاغەزی شێقارم خۆندوتەوە ئەو شێقارەی کە مەلاوی سویاڵ حەفید شێقاری حەفید باوکم وتەتی ئەلحەمدوللا نووری بوو بۆ مەلا چونکی خەتی شێقار زۆر ناخۆشە بە هەموو مەلایە ناکوێت دێتەوە جامە بەسم ئەوەیە لەمانە لەم سلێمانەی خۆمانە بڵێن من لەوانەیە بڵێم 200 فەقێم دیبێ 200 فەقێ ئەم 200 فەقەیە دوای ئەوە کە ئەم پێشینیان ئەخۆن وەکو ئیبتیدایی دەستیانەکەی بە عەواملی جورجانی لە عەواملی جورجانی و ئەچونە پاڵ عەواملی پاڵ ئیسار لەوێ ئەچونە ئیسهار لەوێ ئەچونە ئولومزەج ئەمجا ئەچونە بڵێن بەلاغە و ئەمانە ئیستیعاریان ئەخۆن وەڵعیان ئەخۆن ئەمجا ئەچونە عەبدوڵڵای سەرفی ئەمجا ئەچونە فەناری ئەچونە کورە ئیتر پیا ڕێزیان پێ ئەکرد حتا لە تەهزیبەوە دەرەچوون و لە تەشریحەوە دەرەچوون چەند ساڵێن پێچوو مامۆستا بەخوایە مامۆستا بەلایەنی کەمەوە من خۆم 11 ساڵم پێچووە ماشەڵڵا 11 ساڵ ئەوە بۆ لە برای ماوە دەستم پێ کردووە لە 57 ئەمجا ئیجازەی مەلایەتی وەرگرتووە لە خانەقای مەولانە لای ماوەسمنەوە ئەسعەدی مەحوی دەی من لێم معلومە کە وەکو عەرزم کردی کە بردمیان بۆ لای مامۆستا بە باوش ئەوە نەمناڵ بوون لەوێش تقریبەن بەخوا 8 ساڵی هەر خوێندومە وانە بەڵام بێتە سەر حەقیقەتەکەی ئەوەی کە فەقێتی بێ و کە یادم ما بێ کە لە منهاجەوە دەستم پێکرد و لە عەواملی ئینەوە دەستم پێکرد لە عەواملی جوزانی لە سەرزەلەوە دەستم پێکرد لای مامۆستا مەلا عەلی سەرزەل خوا ئەفریقای خوا مامۆستا مەلا عەلی سەرزەلیش خوا ئەفریقا ئەو وەختە مەلاکان نەبوو بوون ئەوەی کە جێگەی داخە لەبەر ئەوە کە بیشتایە خۆی دوو کوڕی هەبوو غەریقی ڕەحمەتی خوا بێ ئیشێکیان عەبری خوای کردوویەکی هەرماوە کە بیستایە شتێک بە کوڕەکانی بڵێ بە فەقێکەی ڕۆڵە فڵاش دبێنە بیخوێنە یەک کتێب بەس بوو بە 10 کەسیش نەک بڵێ بۆ دوو کتێب نەبوو نەوەڵڵا کورە پارەش نەبوو بەخوا من لە خزمەت ئەو مامۆستا مەلا عەلیە لەگەڵ 4-5 فەقەی تری وردیلا بە پێ چوین بۆ لای شێخ مەحموود لە داریکەلی ئەوە هەر ئەرێ بەخوا شێخ مەحموود مەلیک ئەو ڕێزەی کەم شێخ مەحموود لە مەلا عەلی سەرزەلی گرتووە وەڵاهی لە نووری سەعیدی ئەو ڕۆژگارە بچوایە بۆ لای ئەوەنە ڕێزی لێ ناگرت ئەوەنە مەلای خۆشەویست وەڵاهی هەر چونکی ئەو مەلا بوو بەچ بۆ مێزەرێکەوە و لە سەرزەرەوە چوو بوو بۆ لای ئەو ئەویست چاکەکەی باتەوە و بە پێ شێخ مەحموود ئەهلی دینی خۆش ئەویست خۆی متدەین بوو مامۆستا بەنسبەت ئەو مامۆسانی کەیسا ئەگەر ناویان بەرین جناب طبعا ئیتر ئەخیری ئەو ئیجازەت وەرگرت لە خزمەت لەوانەیە مامۆستا مەلا عەسەلی مەحوی کە ئیجازە وەرگرت لەوێ قازی ڕەشاد مفتی شێخ محەممەدی خاڵ لەگەڵ عومەر عەلیە وەزعیان تێک چوو ئەمانەش هەر بەحسی شتەکار ئەو ڕۆژگارەیە نەقلی کرد بۆ جنوب
الشيخ محمد خال الشيخ محمد خال ليرة قاضي بو لمحكمة شرعي أو لكاتي أمشتانا رئيس امتحان وأمانة بو كنقلي كالبو جنوب قاضي رشاد هذا شوني الشيخ محمد خال أو وقت سليمانية قاضي هبو حتى قاضيك جار بجاري أتشوبو مالان عربانيان بو أقرت سيارة نبو أسبو عربانا أسبو عربانيان بو أقرت أتشو لمالك اللي عقدي نكاحكي بو إنك أكرت 5 دينار حقي قدومك بو 5 دينار أو روجا زور بو أقل يتشي بيوستايا نتشي لمحكمة بوستي وأمانة أسو عريزيك داوى قاضي و5 دینارەکەی تەسلیم ئەکەی ئەویش لەسەر عریزەکەی و فڵان لەوانەیە دەستڕۆشتەکان و پارەدارەکانەوەیان کردوێ. جا من نکتەیەک بجێڕینەوە کە لە گەڕێکی چوارەباغ بووین باوکم خانوێکی هەبوو 7 کچی دابوو بەشوو آخر کچ کە قازی هایەوەی قازی ئەوە هاتووە ماڵەکە شارەزا بۆ پێویستی بۆ حوکتیاوە بەشوو ئێتە تۆ قازی فێری ماڵەکە نابێ قازی فێری ماڵەکە بوو پێویست ناکەم لە خۆم بچم لەگەڵیان نابێ هەموو قازی ئەوەیە کرد هەموو قازی ئەوەی ئەکرد هەموو قازیە جام بچینەوە سەرینەکە قازی ڕەشاد جبۆ عەوامەکەی کردە بەرم مێزەرەکەی بەست بەسەرمەوە ئەمجا وتی کورد بوو قازی ڕەشاد ماوە کورد بوو کورد وێستا یعنی لە هەولێر نەوەکەی ماوە نەوەیکی باشیشی هەیە هەموو لاخوا بەرزیابیاخوا ڕێبازی باوکیان گرتووە تەقریبەن وەلەو لەگەڵ دنیا تێکەڵبوون بەڵام هەر خۆیان بە کوڕی باوکیان ئەزانون نەوەیکی زۆر مبارەکیان هێنانێ بەڵێ جا ئەو وەختە قازی ڕەشاد بۆکو عەرزم کردی ئەوج بۆ عەوامەکەی بەست بەسەرمەوە و ئیتروتی دەفەرموون اینجا ڕێز لە مەلاکان بگرە یەکەیەکە دەستیان ماچکە و بڕۆ تۆش لە ڕێزی ئەوان داشە دانیشە تۆش بوو بێ مەلا تەواو جبۆ مێزەرم لەبەر کرد ئەتە جبۆ مێزەرم لەبەر کرد و بووم بە مەلا بێفعل ئەگەر لێرا بۆستی ماوەسا بڵین هەندێک مامۆسا ئەگەر ناوێن بەرین جەنابەت سەرگوزشتێ شتێکە لە سەریان هەبێ یەکیان لەوانە مامۆسا مەلامەجی کەرکووک وەڵی مامۆسا مەلامەجیدی کەرکووک لەوێ ڕئیسی عولەما بوو گەلێ جار بەس خۆی حەزی لە خەڵک لەبەر ئەوەی ئەیان ناسی پیاوێکی مەزن بوو بەڕێزیش بوو تەکلیفیان لێ ئەکرد ئەویش کە تەکلیفیان لێ ئەکرد ئەهات بۆ لای من لە معسکەر من فەقێ بووم و مەلا بووم و مێزر و ئەمانم بەسەرەوە بوو ئیتر منی کردبوو بە دەستکەلا یا ڕەبم ببە بەلای فڵان کەس ببە بەلای فڵان کەس منیش بەهەشت فڕۆفێلێک بواە ئەم برد بۆ لای قائید بواە بۆ لای زابتەکە بواە تۆ دەجێی شان مەلا بووی جێشەکە ئیمامی عەسکەری بوو ئیمامی عەسکەریش لە مستەوای زابتا بوو وەکو بڵێن مەسەلا ئەوەنە ممجاکە کە ئیشەکە تەواو ئەبوو کە ئەهاتەوە لە مزگەوتەکەشی خۆشی کە لە پاڵ قەڵا بوو حەچی مەلای کەرکووک بوو لێی کۆ ئەبووە بە تایبەتی سێشەمان و جومعان و دەرسی بە هەمویان ئەو دەرسی جەماعی ئەو مامۆستا زۆر بەڕێزیش بوو بەڵام جێگەی داخە ناوەکان ناڵێن لایەنە چەپەکان لە 58 کە ئازاری زۆریاندا بوو تۆزی کێشەی لەگەڵ ئەو لایەنە ناهبوو جا ئەمما وەسا مەلامەجیدی قوتبە غەریقی ڕەحمەتی خوا بێ کە مەلایەکی وا چاک بوو یعنی یەکێ بوو لە مەلا باشەکانی کەرکووک منیش زۆرم لەلا ئەخۆن و نوکتەیەکیشی هەبوو جارێکیان نوکتەکەشم بخەرەوە هینەکە هی ئەوە کە ئایا بە ئیستیحقاقی خۆی بۆ بە ڕئیسی عولەمایان بەس جارێکیان وتی نوری فڵانە ڕۆژ ئامادە بە لەگەڵما جلی عەسکەری لەبەرکە وەرە وتم باشە قوربان ئیتر منیش ئەمرەکەی ئەوم نەئەشکان بە سیارە ڕۆیشتین بووە جنوبی غەربی کەرکووک تقریبا سەعاتە ڕێیەکە ئەبوو لەوێ کە چوین پیاوێکی کوردی نەکبەت بە پیکابێکەوە دابووی لە قەمەرەی کوڕێکی ڕئیس عەشائیرێک کوڕەکە و قەمەرەکەی کردبوو بە خۆڵ بە پیکابێ بە هەموو حوجەتی خۆی لێدا بوو کە چوین مامۆسا مەلا مەجید کەنانەکەی خوارد دەستی نەبرد بۆ نانەکە ئەو عەرەبانە عادەتیان وایە ئەگەر وعدێک لە خاوەن ماڵەکە نەسەنی نانەکە ناخوا کابرەکە پێیوت مامۆسا مەلا مەجید گۆچانیش پێ بوو ڕئیس عەشیرەتە عەرەبەکە پێیوت بە عەگاڵی بەسەرەوە بوو وتی مامۆستا شێخ
گۆچانەکەت ئەلوێ دانێ نانەکەت بخۆ ئەو گۆچانە خوێنی کوڕەکەمە ڕۆژی شەمەش یا دوو شەمەش ئەچم کابرای کە گیراوە بەری ئەدەم بەس بە شەرتێ لەم دیرە نەمێنێ نەوەکو بێعەقلێک بچێ شتێکی لێ بکە بالفعل ئەوە نەبوو هەر گۆچانەکەی مەوەسامە مەلا مەجیدیان لەوێ جێهێشت لە باتی خوێنی ئەو کوڕەکە خۆی و سیارەکەی تافەوتا بوو وە ڕۆژی شەمەش لەسەر وعدی خۆی کابرای عەفو کرد من لەگەڵ کابرا ئامادە بووم لە خزم مەوەسە مەجیدا کە دەستی مامۆستا مەلا مەجیدیان ماچ کرد و ڕۆیشتن ئەم مامۆستا مەلا مەجیدەش لەم مەوقیفا نا ئەبەت دیاری وەرنەئەگرت هیچی وەرنەگرت لە مەوقیفی ترا گڵاسی غارێکشی بۆ بردایە وەری ئەگرت بەڵام ئەم مەوقیفانەی کە ئەبینی خوێن خۆشکردن و سڵحی خەڵک و مشکلەی خەڵک و دائیمە لەمانەشا بوو ئەمە یەک ئەمجا مامۆستا مەلا مەجید قسەیەکی خۆشی هەبوو ئەموو جارێ ئەغڵب ئەیفەرموو ئەگەر خوای تبارەک و تەعالە لە ڕۆژی قیامەتە لە هەرچی شتێک محاسبەم بکات جواب بدێ بەڵام ئەگەر لێم پرسیە مەلا مەجید تۆ بە چه حەقێ بووی بە ڕئیس عولەمای کەرکووک ئەڵێم خوایە تۆ خۆت عالمی لە من مەلاتری تیا بوو ماشەڵڵا ئەوە مەلایەکی چاک ئەوە مەلایەکی چاک بوو کەمادەما بوو مەسیبەکەم زەوت نەکردووە غەصب نەکردووە ئەرێ وەڵا ئەوە لە خزمەتی خەڵکی شا بەکارە ناس من کەمێک لە خزمەتی مامۆستا مەلا عەبدولکەریم دەڕی ساژیاوەمەوەغا هەمتر بە تێکەڵی خزمەتیەکمان هەبوو لە هەمان کاتشا بەوەی کە لە عسکەریە چەند مانگێک زوزووەشم وە خزمەت یعنی مامۆستا مەلا عەبدولکەریم دەڕێت بە ڕەحمەت بێت چەندێک خەریکی نووسین و مەلایەتی و ئیتر ڕئیسی عولەمای هەموو عێراق و ئەمانە بۆ لە هەمان کاتە تۆ کێشەیەکت هەبوو مشکلەیەکت هەبوو ئیشێکت هەبوو من تەنانەت ڕۆژێ پێم وت کاغەزێکم بۆ بنووسێ جەنابی فەرمووی ئامردیوایەکیە بۆ ئێرە بۆ جومعە بەوەی نووسم بۆی نووسیم بۆ ئامرەکەی خۆمان کە نەقڵم کا بۆ شوێنێکی باش یعنی بۆ هەموو کێشەی خەڵک ئامادە بوو بچێت تەکسی بگرێ بڕوا ئیشەکەی بۆ ئەو بەلا قەدیمیانە بەڕاستی لە ناو کێشەی خەڵکە خۆیان بە جوندی مەجهول دەزانی کە ئیش بۆ خەڵک بکەن بەڵێ مامۆستا مەلا کەریمی بیارە غەریق ڕەحمەتی خوا بێ من ئێستا کچێکم ماوە ئەوە شایەت حاڵە لەگەڵ دایکە ڕۆژێک چوین بۆ لای وتیان بۆ بابوشێخ بۆ حجرەکەی خۆی گەیرانی وتیان لە قەسرەوە یعنی لە سەدامەوە زمانی سەدام بوو نردوانە بە دوایە سەدام خەوی بینیوە کە خەوەکەی بۆ لێک بداتەوە ڕۆژی دوایی چوین بۆ خزمەتی بڕوا بکە هەر بەس بۆ دەست ماچکردنەکە کە دەست ماچ کردووە 20 دقیقە وەستاوین بەڕیس کە چوینە خزمەتی وتی نوری گیان تۆ مناڵەکانی ئەلوێ دانیشن ئایتر ئەو خەڵکە بڕوا بکە پیاوی وای تیا بووە لەو جەماعەتە لەوانەیە بڵێم دیوا ڕکن بووە لەوانەیە بڵێم کۆنە وەزیر بووە مامۆستا خوای تبارەک و تەعالە بە هەیەیەکی ڕێز و حورمەت و قەدری وای دابوو پێی لەم دوایە خەڵک بە چاویشتی عەبدولقادری گەیرانی تەماشایە ئەرێ بەخوای تر پەنا بەخوا مامۆستاگیان بچینەوە سەر مامۆستاکان جەنابەت باسی مامۆستا شەعەزیز پارێزانیت کرد مامۆستا شەعەزیز چۆن بوو چۆن وەڵڵاهی مامۆستا شەعەزیز ئەگەر وەلی هەبێ ئیشی بوو لە ئەولیا الله بەڵام تا بڵی پیاوێکی زیرەک خۆنەوار من دوو دەفعە لە خزمەتیا خۆندوومە جارێکیان کە لە مزگەوتی شێخ مەحموود قەرەچێوار فەقێ بوو لەوێ من فەقێ بووم لەگەڵ بەلا غەفووری کانسپیکەی و چەند فەقێیش کە ئێستا هیچیان نەماوە ئەمجا جارێکشتیان لە پریس من هەر لە خزمەتیا خۆندوومە ئەو فترەیە ئەم مامۆستا شێخ عەبدولعەزیزی پارێزانی جارێکیش لەگەڵیا کە فەقێ بووین لەگەڵ شێخ یاسینی ئامۆزای چوین بۆ پارێزان ئەسا هەر وەکو خەیاڵ لەبەر چاومە ئەوەی کە لەبەر چاومان لە گوندەکەیان هەمان دی لە دیوارە هەنگەکان زەرفێکی وایان بۆ کرد بۆ کونی پچکۆلە پچکۆلە کە زەردەواڵە نێ ئەتوانی بچێتە ناو کونەکانەوە مەبەستم ئەوەیە وازام دوو شەو لێوێ ماینەوە لەگەڵ لە هین لە
ئەمەی دیەکەیان مامۆستا عەزیزی عەشی عەبدولعەزیز پارێزان لە شار باژێر لە پارێزان ئەوە یادمە کە چوینە ماڵیان ئەمجا من لای مامۆستا عەزیزی پارێزانی لەوێ لە پلیس خوێندومە لە ئین خوێندومە ئەم پیاوە حرام ناچووە سەر زمانی حەزی لە غیبەت نەبوو نهائیاً مثلا سنەتی نەئەفەوتە ملاحظە ئەفەرمووی ئەو ڕۆژی سنەتی زۆر ئەگرت ئەمجا لە خزمەت مامۆستا مەلا عوسمانی پلیسە تەهزیبی ئەخۆن بە تێگەیشتنەوە کە تەهزیب ئاخر کتێب و سەعبترین کتێبی منطق و هنا ئیلاهیاتە ئەمانە هەموو علمەکانی تەواو کردبوو بە معنای کەلیمە لە زۆر ڕۆوە بەڕاستی مەلایەکی هەم مبارەک بوو هەم خوێنەوار بوو هەم تێگەیشتوو بوو بەڵێ و حتا بشڵێ سبحان الله سەخی بوو بەپێی ئەو ڕۆژگە تۆ تەسەور کە ئێمە ئەگەر من بڕوا بکەن بەبێ مبالەغە ئێستا مناڵەکان جوان لێنێ قەینە بووە 20 فلس بە پێتانی وەی عەربەت چوو بە 60 فلس ئەیان بردی بە پاس لە سلێمانیەوە بۆ عەربەت من 40 فلسم پێ بوو لەبەر ئەوە پارەم پێ نەبوو ڕۆیشتم بە پێ هەتانی بە جادەکە لە نیوەی ڕێ پاسێک کاوتیەوە فەقێ بۆ مجلی فەقێتیم لە بەرابوو بۆ چوو ئەچێت وڵا بۆ عەربەت وتی ئەی بۆ بە پێچیوت وڵا پارەم پێنێ وتی دەبڕ لەسەر سوال بە لەسەر پاسەکەەوە ئەو وەزعمان بوو بەینەوە ئەم مامۆستایە لەم حاڵەتە کە فەقێ لەم ئەزبەمالیە بوون بە شێوەی گشتی ئەم پیاوە چی دەست ئەکە و لەم لا و لەولا یا لە هی خۆی بڕوا بکە بەشی زۆری ئەکە بە خێر و حەسەنات یعنی هەموو شتێک بوو ئیلا پارە پەرست نەبێت سبحان الله بڵێ ئەو ژیاننامە جوانەشی نووسی ژیاننامەی محەممەد بڵێ بەڕاستی ئەوەش شاکارێکی یادگارێکی زۆر جوانە و جاویدانیشە نەمرە ئینشاءالله ئەو تەرجمەی عەبدوڵای پەرخی طبعا ماوەسا کوڕی ماوەسا مەلا ڕەحیمی پەرخیە ڕەفیقە فەقێ بوو بن ماوەسا مەلا عەبدوڵای پەرخی جا ئەمە حەقیقەتێکە من ئەو وەختەی کە سوختە بووم لە مزگەوتی شێخ سەلام کاتێکم زانی فەقەیەکی قەنجیلە ڕێک و پێک جامانەیە بەسەرەوە سەڵتەیەکی جوان لەبەرە کەوایەکی ڕێک و پێک ئەمانە سمێرێکی قیت ماوتمەخوا ئەم فەقەیەمان لێ پیا بوو هەچیمان لێ پرسێ نایزانی ئەو وەختە مشکلی فەقێ ئەوە بوو سوالێک لێ بکە و نەیزانی وەڵا ڕۆژێ دوانی پێچوو ئەوە نەمزانی مامۆستا مەلا ڕەحیم غەریقی ڕەحمەتی خوا بێ ئینشاءالله هەرواشە بێ هەر غەریقی ڕەحمەتی خوان ئەوان ئەو پیاوانە وتی نوری وتی تی بۆرەوە لای مەلا حەسەنی هیندی وچێکم بۆ بێنە ئەوەتە پاندار نوشتانە نەبوو وچێکم بۆ بێنە لەگەڵ هینەکە لەگەڵ دویت شتێک بوو وەکو ئەمە مەرەکەبیا بوو دویت ئایتە نازانیت کەلیمەکە لە جواتەوە پێمانەوە دویت شتێک بوو بەقەدر ئەمە قاپاتە غێشتێ بوو پڕی لە مەرەکە بوو ئەو وچەکەت پیا کرد و مەرەکە بیا پێتە ئەنووسێتە وچەکە وشکە بۆ دووبارە پێتە ئاکردەوە کاغەزێکی خورشیدی بێ بۆ بێنە وەڵام لێ چوم لای مامۆستا مەلا حەسەنی هیندی وتم مامۆستا وا ئەفەرمێ ئەوە وەرەقەیەکی دانوێ سپی و لەگەڵ دویتەکە و لەگەڵ وچەکە و بۆم برد لەسەر لەپی یا ئەڵڵا یا فەتەحەکەی منی بۆ لەسی ئەلف بێ تێسێ ئیمزە ئەم فەقێ عەبدوڵای بان کرد دەستێکی بە یا ئەڵڵا یا فەتەحی وتی نوری بڕۆ پێی ڕەوە لە توایە زۆری خوێندووە لە ڕۆژی پێشوو لێک ینی سەرەتای فەقێتی بوو ئەمە سەرەتای فەقێتی بوو لای مامی حەچی فێر بووە لای مامی فێر بووە بەڵام قسەی خۆمان بێ لە دوو شوێنی کەش بووە خوێندوێتی لە ئەوسە ناوەکەم لە فکرچەوە دووبارە لە شوێنی کە خوێندوێتی بەڵام لای مامی بە شێوەی زۆری لێ خوێندوێتی جا با نوکتەیەکی ئەوەشتا بۆ بجەڕمەوە مامۆستا مەلا عەبدوڵای پەرخی ئێمە ئاعڵای مەجلیس عیلمی و ئاعڵای مدەریس بووین لە مەعهەدەکە لە مەعهەدی ئیسلامی عالی ئەو وەختە لە مەقەڕەکەی مزگەوتی گەورە بوو مامۆستا شێخ کەمالی شێخ نورەدینی شێخ نووری تەچی چی بوو
مدیر بوو. بەڵێ مامۆستا مەلا حەمەسیعی زمنا کۆشمان لەگەڵا بوو غەریقی ڕەحمەتی خوا بێ، پیاوێکی ڕۆشنبیر بوو، زۆر مەیلی لایەنێکی هەبوو، پیاوێک زەلامێک با ناوێنێهێن حەقمان نییە بەسەر. هەموو ڕۆژێک ئەوی فڵان کەس شەو نوێژ ئەکا و پێشەمە و دووشەمان بە ڕۆژووە. ئەم مامۆستا مەلا عەوڵای پەرخیش غەریقی ڕەحمەتی خوا بێ وتی مەلا حەمەسیعی وتی سیارەیەکی بۆ گرین، معاشی ئەم مانگەشت ئێمە ئەم پێشەش کەسە ئەدەینێ، تۆ ئەم قسانەی لای ئێمە ئەیکەی لە مەتری فڵانە کەسە، ئێمە لەگەڵا بین لە ڕووی خۆیان بیکە بزانن دیان لە دەم تاێ وتی ئەوان ڕقیان لە بسم الله تۆ بختیانی وای بۆ بکەی بڵێ شەو نوێژەکە قورئان خوێنێ. ئێتر زۆر ئینی کە هەیە لەلام بە ئەوە بەس ئێساش ماوە شێخ مامۆستا مەلا عەوڵای پەرخی ئینشاءڵڵا پیاوێکی بەڕاستی پیاوە. مامۆستا شێخ مستەفای قەرەداغی و ئەو بنەماڵەیە کە چەند خزمەتی عیلمان کردووە وەڵڵاهی بیتە سەر حەقەت خۆی قەرەداغ خۆی هەر بنەماڵە بووە لە کوردستانی خۆمانە لە ناحیەی ڕۆشنبیری بڵاوکردنەوە ئەوە ڕۆڵێکی گەوریان هەبووە. بەڵام ئەم بنەماڵەی مامۆستا شێخ مستەفای قەرەداغی کە وازەم لە پێش ئەویش شێخ نەجەوەدین بووە، شێخ نەجەوەدینی قەرەداغی، ئەوەی کە لە یادم بێ مامۆستا شێخ مستەفا لەو ئەو کاتە یەکێک بوو لە مەلا ناودارەکانی کوردستان بە شێوەی گشتی لە حەزەکەی یەک دوو کوڕیشتە بوو، کوڕەکانیشی هەر زیرەک بوون، بەس وەکو بڵێ ڕێی باوچیان تۆزێ ئەوان لەگەڵ دنیا تێکەڵ بوون، بەڵام مەلایەتیان نەکردو بەڵێ ئەی ناخۆی نەخوا خواست تا بڵێ هەموو ئەوانیش پیاوە نەبوون. جا مەبەستم چییە؟ ئەم مامۆستا شێخ مستەفای قەراخی بچواتە هەر مەجلیسێکەوە ئیتر لای سەرەوە دانیشت لەبەر عیلمەکەشی و لەبەر ئەوەشی کە لەو بنەماڵەی قەراخیەکانە چووکی مامۆستا شێخ عومەری قەرەداغی و مامۆستا ئیبن قەرەداغی و ئەمانە هەموو لەو بنەماڵە بوون. ئەمجا شتێک کە لە یادمە جارێکیان خەتیبی سلێمانی شێخ محەممەدی خەتیب کە مامۆستاشم بووە لە حاجیحان و لە مزگەوتی شێخ مستەفای نەقیب کە ئەچوو بە دێنی بۆ لایەکە شێخ محەممەدی هینی ئەکرد بە ئەوی ئەکرد بە جێنشینی خۆی. مامۆستا شێخ محەممەدیش ئاگای لە مۆزوعەکە زۆر بە وردی نەبوو کە خوتبەکەی تەواوکە خوتبەیەکی جوانیش ئەو وەختەش هەر مزگەوتی گەورە نوێژی جومعی لێ ئەکرا، هەموو شارەکە لەوێ کۆ ئەبوونەوە. بەڵێ کەەوە مامۆستا هەر جێبەجێکردنی مەذهبی شافعیش بۆ دیار ئەوەتە مەذهبەکە زۆر باڵا دەست بوو. بەڵێ جامە بەسم ئەم لەقتەیە کە هاتە خوارەوە لە ئاخر پلا زەلامێ چوو سوئالی یەکێ پرسیارەکەش تۆزی درێژەی کێشا، ینی فەسڵ کەوتە بینی خوتبەکە و نوێژەکە. بەڵێ مەلاکان ئەو وەختەش بۆ شتێکی وا ئەگەڕان هەر یەکێ لە لای خۆی و بەخوا نوێژەکەمان بەتاڵە و فەسڵ کەوت لە مابینی خوتبەکە و نوێژەکە و ئەمجا مامۆستا شێخ مستەفاش هەڵسا غەریقی ڕەحمەتی خوا بێ کە هەموو کەسێ لە ئاستی ئەو نێ ئەتوانی قسە بکە وتی شێخ محەممەد وەرە خوارەوە و دەست بە نوێژەکە بکە، وتی ئەم سوئال و جوابەش هەر لە بابەتی خوتبەکە بووە، ئەجنەبی نەبووە، قیمەتی فەسڵ نییە دانان لێ بە فەسڵ. وەڵایەتە شێخ محەممەدیش ڕاستن هاتە میحرابەکە و نوێژەکەی بۆ کردی. با بەحسی شتێکی کەشی بۆ بکەم مامۆستا شێخ فاتیح بە چاوی خۆم دیم لە مزگەوتی گەورە دنیا وەکو ئێستاوا بوو تقریبەن ئەم وەرزە بوو، نەعەرەکەیەک هاوماوەسا کە وەخت مزگەوتەکە هەڵگری و بیدەی بە زەویە. ئەو وەختە شێخ محەممەدی خەتیب بوو، میحرابەکە لە لای چەپیەوە دەرگایشتی هەبوو بۆ سەجادەکە. مامۆستا شێخ محەممەدی خەتیب لە ترسی نەعەرەکەتەکە دووسێ قەبریشی لێ لەوێ لەسە ڕاستەوە لە مزگەوتی گەورەی کۆنەڵێ من ئەو بەشی دواوەی نەنە هەر بەشی پێشەوەی لای ڕاستەوە جا گەیشتە ئەو بەرجادەکە
لا ترسي أو نعرتها بحال بارانيش بار ترسي أو نعركته إيش كاس إذا أو نعركته تسيبه ما وصلناها وربو نتوبو درجة كان أغلبي أوي باش نبص لعبته تقيو هل على قيمة بسقوتك يشربوا حل لا بسقوتك سبحان الله حل لو قبل أنا شوكهات لوابو سبحان الله استاش نازل يتريج لما دواوتيان نازل تشيب وتقيوته وتي أصلي نبو لأنه مسقوتك أبو أري والله بله ما وصيان جنابت أجر باسكي پیاوە باشەکانی ئەوسا بۆ نمونەیەکێک لەوانە کە جەنابەت ڕەنگەشتە لەسەری هەبێت حەمەی ئەو ڕەحمانی ئاغا ئەم پیاوە چۆن بوو کێ بوو؟ والله مامۆستا ئەو من لە یادمە یعنی ئەو سەردەمەی کە من ئاگام لێ بوو مەسل لە سلێمانیا قەزازەکان تۆفیق قەزاز و ئەمانە تۆزێک تێنانێن هەبوو لەشە لەوانە حەمەی ڕەحمان ئاغا بوو خێری شێ مەحمودیش ئەوانەی کە شێقاور و ئەمانەتە ئەندازێ ئەم حەمەی ئەو ڕەحمان ئاغا ماڵی لە مزگەوتەکەی حاجی حانۆ نزیک بوو ئەو وەختە نازانم لەمە دوا لێوە مابوویان ئەم پیاوە ئەو وەختە من و بابە عەلی مەوەسە شێعومەری قەرەداخی لەگەڵ فەقێ کەریمی سێتڵانی لەگەڵ مەلاقادرێکەیە مەلاقادری ئێستاش ماوە بەخوا نازانم داخەکەم شوێنەکەی باشە بابە عەلی زۆریش نیە وەفاتی کرد تازەکەی مەریقە ڕەحمەتی خوا بێ جامە بەسم ئەوەیە لەوێ ئەمان خۆن هەمووی عەسرانیە پاش نوێژی عەسر ئەم حەمەی ئەو ڕەحمانە ئاغا ئاها دووسێ پیاوی خۆی لەگەڵا بوو بۆ حەراسە و ئەمانە نەگێکێ شتێکی لێ بکە ئەچووە هۆدەکەی مامۆستا مەلاکەریمەوە وەکو فەقێ چۆکی دادا منهاجی لەلا ئەخۆن لە خزم مامۆستا مەلاکەریم دەست جارێک لە جارەکە ئێتر ئێمە کە لێوە بوون فەقێ بوون من و کەریم و شەرعیە خوێن شەرعی منهاج ئێتر چایەک شتێکمان بۆ برد بە ئەمری مامۆستا جارێ مامۆستا شێخ بابە عەلی چایەکەی بۆ برد ئێمە دەچوین وحدە مامۆستا خەریب و چایەکە بکە بەسەری ئێمە وتی چۆن ئەبێ بابە عەلی خزمەتی خەڵک بکە بابە عەلی ئەبێ خۆی چای بۆدانێ خۆی قۆندری بۆدان بۆنی باوکی تەمەن فەقێی بۆ مجازی باوکی بووە جا ئەم مامۆستا مەلاکەریمە کە ئەمە بابە عەلی بەم شێوەیە بوو کە ئەچوین بۆ دەرس خوێندن لە خزم مامۆستا من و بابە عەلی لەبەر من هەڵ نەئێستا لەبەر بابە عەلی بەرزە پێ هەڵەسا يعني أو أدبي ما وصل العبد الكريم شكله خدمة جنابي باوكي أخوين عمري خراقة ما وصل ملا عبد الكريم وغريق رحمة خوابه كان وقت ناوي شكل لسه زمان مان ناوي أهيني نوا زور توزيع برواي بخرافياتهم ما كسبي لديهم ولا لوا جارك ملايك لي برسيوة منو بابا علي خصمتي أبو اللبغاء لبابو الشيخ وتي قربان فلان كس وفلان كس كفلان كس فقيه لما مستاكا برسيار أكا 400 صال لبينيان بوا أمر رواية شون صحيحة 400 صال فصل آخر زورة أيوجلي تربوتي بيعقل لتوايا زمان وسا جال بزاري بخوشي تربو لتوايا أمانة هل اتصالي جسديان بوا اتصالي روحيان بوا بابا عجبتي والله من برام بام قصارانية وتي هالصا بابا علي مجلسكت فيسك لو لشو بوشي بلا زعما بس اويا ما مصاملا كريم هم بابا علي خوش عويست بلا معامله وكم الله كان يخوي اكل لو بابا تو علي والله بلا ما وصيان شي محمود قرشيوار بلا شي تي لسري والله ما وصا امشي محمود قرشيوار پیاوێکی زۆر مبارەک بوو ئەوەی لە یادمە خۆزگا زەوانەیە مناڵەکانیشی نەزانم بە ئەمری محافظی ئەو وەختە کە پیان ئەو متەسەرف سێمە بڵایکێنە مناڵەکان ێزانن وڵای ڕاستەکەی جا من بەبستم ئەڵێ بکە بە ئەمریانی مەبەستەوەیە ئەو ڕۆژە شتەکە ڕەسمی بووە لوسنەیەکیان تەشکیل کردبوو مامۆستا شێ مەحموودی قەرچێواری ڕئیسی لیژنەکە بوو مامۆستا مەلا مستەفای سەفوەت ئۆڵوی لیژنەکە بوو غەریق ڕەحمەتی خوا بێ کە ویش مەلا باشی ئەم شارە بوو لەگەڵ معاونێکی دوونەجمەیان لەگەڵا بوو
4-5 پۆلیس مستەفای موختار هەبوو ئەوە نای ئەوشم فکرکەوتەوە ئەم لوچنەیە لە مزگەوتەکان ئەگەڕان مەدرسەکان ئەگەڕان لە کاتی مناسبە بە خەڵکیان ئەوت خەڵکە ئۆباڵتان بەملی ئێمە کچ بکەنە مەکتەب پێی کافر نابن نەگوناهبار نابن پێی کافر نابن ئەو ڕۆژە خەڵک ئەوەنە حەزەری لە ئەوەکێ کە کەس بێت جا من لە حەزای فەرمووی جا بەڵام ئەمما مۆسا عولەماکان هانی خەڵکیان ناوە کچ بخەنە مەکتەب کەس بچنە مەشکلیتیانی جا ئەم پۆلیسانیشیان بۆ ئەوە لەگەڵا بوو کە نەک خەڵکێت تعدایان لێ بکات چونکی بڵێت کچ بخەنە مەکتەب بەفی عەقڵێتی ئەو ڕۆژە ئەمە وەکو کەفر وا بوو لە عورفی خەڵکا بڵێ جا ئەمما مۆسا شێخ مەحموود کە تەشریفی هاتە ئەو گەڕەکەی چوارباغ گەڕەکەکە ناوی ئاشەگوو بوو ئەمە بەشەرە خۆی وا من ئاشەکەم بینی بوو کە ئاوەکەی کەوتوو ئاسایی مابوو شێخ مەحموود قەڵافەتێکی زۆر جوانی هەبوو کە ئەم چاکەت و کەوایی لەبەرە کرد و ئەم جامانی ئەبەستەوە جامانی شیویدلی و ئەمانە و ئەم شتانی ئەکرد بە پێ لە تۆ وایە ئەمە وبیلفعل هەروە بوو شێخ مەحموود مەلیکە نەک شێخ مەحموود قەدەسیوار ئەوش ئەچێت لای ڕئیس بەلەدیە وەڵڵاهی من لەو گەڕەکەم و هەموو جارێکە ئەڵێن گەڕەکەکە دەبنەوە ئاشەگوو وەک بتوێ ناوەکەی بگۆڕە ناوی نا چوارباغ ئەلحەمدوللا ئێستا ناوە ئەسڵەکە لەبیر چوە ئێستا کەس نازانێت بەگەر نەکبەتە چوەکم من ناوە کۆنەکە بزانێ ناوی ئەو گەڕەکەی ناو چوارباغ شێخ مەحموود قەرەچێوار ناوینا ئەو مزگەوتەش کە پێڵێن مزگەوتی قەرەچێوار ئەو بینایەکەی من دیومە ئەو شێخ مەحموود مەلیکە بە پێی پەتی ئاوا چاچی کەوەکانی هەڵکردبوو دەرپەیەکی سپی لە پێیا بوو وەکو پێغەمبەر چۆن ئەچوە ژێر دارەکەکە ئەیبرد بۆ مەکەی دروستەکرد مزگەوتەکان دروستەکەی ئاوا خەریکی ئەو دەستخانەکان شێخ مەحموود قەرەچێوار ئەرێ بەخوا ئەو پیاوە پیاوێکی زۆر مبارەک بوو ماڵیشی لە تەنیشت مزگەوتەکەەوە بوو یەک هۆدە لە بینیانە بوو 5 فەرزە خۆی ئەو نوێژێ ئەرێ بەخوا زۆر پیاوێکی مبارەک بوو یەکێک بوو لە شاپیاوەکانی سەردەمی خۆشی ئیتر سوایەتە هەر شوێنێ بڕوا بکە بە قەدەر محافظی ئێستا ڕێزی لێ ئەگیرا و پێشوازی لێ ئەکرا شێخی طەریقەت بوو زیکریشیان ئەکە زیکری قادری لێ بەڵێ مامۆستاگیان هەرچەند هیلاکمان کردی بەڕاستی بەڵام پێمان خۆشە بڵین کە ئەو کاتە ئەم شارە ئەم وڵاتی ئێمە ئەم کوردستانی ئێمە چەند پیاوی گەوری وەکو شێخ مەحموود قەرەچێوار وەکو ئەم مامۆستا گەورانە وەکو شێخ سۆفای قەرەداغ ئەم زانا و عەلامە و پیاوە گەورانی تیا بوو بێت ینی ئەو سەردەمە بەڕاستی هەرچەند نەبوونی بووە بێدەرەتانی بووە مەسائیلی ڕۆشتن و هاتن و سیارە شتە نەبووە بەڵام خەڵک زۆر دڵی خۆش بووە خەڵک زۆر پاک ژیاوە بەخۆمە وەسا قەزیەکەی ئەوە بوو ئەو ڕۆژە ئیمان بە قووەت بوو من شتێک لە عەرز بکەم با وەسا مەلا محەممەدی ڕەئیس کە لە گەڵاڵەی ئێرە بوو بەڕەحمەت بێخۆ یعنی چەند شتێکم لە بابەتیەوە لە یادە بەس ئەمەیان عەرز دەکەم لە حەبانیە بووین من و کوڕەکەی کە ناوی کاک حەمەعەلی بوو هات بۆ لای ماڵی کوڕەکەی کاک حەمەعەلی ئەم مامۆستا مەلا محەممەدی گەڵاڵە مامۆستا محەممەدی ڕەئیس کە مەشهور بوو کە لە گەڵاڵە مەلا بوو یعنی پیاوێکی زۆر متەقی و لە خواپەرست بوو وتی حەمەعەلی بۆ ئەم سەلاجەتان لێرە داناوە نای بە نەژوورەوە وتی وڵا باوە ئەوە لەسەر بەلەدیەیە لە ژوورەوە بە پارەیە وتی دە من لە ئاوی ئەم سەلاجە ناخۆمەوە لێرە یا ئەی بە نەژوورەوە یا لێی ناخۆمەوە لە بەرەوەی چکە پارەکەی بەلەدیەیە چونکە پارەکەی بەلەدی ئەیدا حەڵال لەو وەرعە مامۆستا مامۆستا هەر کاکە حەمەعەلی جێڕای بەخوا بە ئەمەیان زۆر ناشی لە نایجەڕمەوە فایدەنی وەڵام بێتە سەر واقعی حاڵ ئەم مامۆستا مەلا محەممەدی ڕەئیسە کە خەڵکی گەڵاڵە بوو یعنی لەگەڵ خاوەندێکە کە دنیا تێکچوو کە بوو بە ئەم ئاغا و ماغا و چوارە هولیا وتی حەمە ئاغا من 30 ساڵە لەم گوندەی تواوم نەت هێشتووە چایەک لە ماڵی مسکێنێ بخۆمەوە خۆم و ماڵ و مناڵم وەک گۆڵ بەخێو کردو و منیش خزمەتی تۆش و خزمەتی بردومشتی بۆ حەج
بردووی بۆ حاجیش لەگەڵ مەبەستی دەی گەڵاڵی شار باشێر کەڵاوسە تەسیریشی ئێستەر لەسەر خەڵکی گەڵاڵەکە الحەمدە خەڵکی زۆر چاکرد کاریگەری ئیسیش ماوە لە ڕاستە فەرمی جا ئەوەی کە وتی مادەم ئەم وەزع پیا بووە ئەم شەڕ و شۆڕەما بینی مسکێن و ئاغا من ئەگەر لەگەڵ مسکێنەکانە بووم خیانەتە لە تۆ ئەگەر لەگەڵ تۆشا بووم خیانەتە لەو دیەی کە خەڵکە کە 30 ساڵە لە پشت من نوێژەکە بەخوا ئەسمە سلێمانی بۆ خۆم هاتە تەشریفی هاتە سلێمانی تقریبان لە سلێمانی ساڵێ دوان مایەوە هەتا بە هەموو مەلاکان ڕاتبێکی وەکو ئەمەی سای پێڵەنچی لا کۆڵانی خۆ بەخش بۆیان بڕیەوە ڕاتبێکی کەمیش ئەویشت ینی ئەو ژیانە خۆش ئەو ماوەساگەێنە لەبەرەوەی نەوە بێ باعیسی فیتنە ئالێ بەخوا هاتە سلێمانی ئەوە مەوەسا مەلاکان هەموو وا بوون ئەچوتە مەسلە تەپی سەفا مامۆسا مەلا هینی لێبوو خوا عافیکە یاخوا ماوەسێ نەژبەدین ماوەسێ نەژبەدین لێبوو مەلای چەر زۆر مبارەک بوو لە دوای ئەوە ماوەسە مەلاشی عەزیز چووە ئەوێ بەڵێ ئەچوتە قەراغ هەر گوندە دەیەکە چووی لە قەراغ لە تەنیسەر مامۆسا مەلا عەبدوڵڵای تەنیسەری لێبوو کە یەکی بوو لە مەلا باشەکان ئەچوتە تیمار مەلا یوسفی لێبوو ئەچوتە گڵەزەردە مەلا جەلالی لێبوو ئەم دیانە هەمووی مەلا باشی لێبوو ئەمجا مەلا باشش ئەو ڕۆژە دەوری هەموو شتێکی ماوەسا شەحسەینی مەسۆیی ماوەسا شەحسەی ئەوە مەلای زۆر چاکی تیا بوو بەڵێ ڕاستە فەرموو ئەتر حەچی کێشەیەکش وایە ئەگەر بە مەلاکە حەل نەکرایە ئەوسا ئەگەیشتە حکومەت و ئەمانە ئەغڵب مەلاکان خۆیان ئەو بابەتیان کێشەکانیان حەل ئەکرد ئەرێ بەخوا ماوەسەگیان ئەگەر باسی جەنابتان بکەین کە بەسەرهاتێک کە حەزەکەم پێش بەسەرهاتەکەم باسی ئەومان بۆ بکەی کە جەنابەت مدەتێکی زۆر ئیمام بووی لە عەسکەریە بۆچوویتە سلکی عەسکەری ئەو کاتە ئیمامیان بۆ چییە ویستیانی لە عەسکەریە ئیشی چی بوو؟ ئیمام خۆی بێتە سەر حەقەتەکەی لە جێشی عوسمانیە یەکەم ضابط بووە ینی ئەمەی کە عێراق لە جێشی عێراق هەبوو کە پێشی ئەلێن لە پێشاهی عوسمانەکان بوو ئیمام تابور یعنی ئیمام الفەوج تابور ینی فەوج لە زمانی عوسمانیە کە دەوڵەتەکە دەوڵەتێکی ئیسلامی بووە مەلاکە بڵێنیا ئیمامەکە لە پێش فەوجەکەەوە بووە وەکو قائیدێک وا بووە کە هاتووەتە سەر ئێرەش و کە دنیا گۆڕاوە مەسلە ئێستا خۆمان فەرزەکەن ئەگەر ڕۆژە لە ڕۆژان کوردستان کەەوە زەحمەتی شەمەگە لە قیامەتە وەکو ئیسایی مارەکە ئیجێڕینەوە ملاحەزە ئەەکەی کە ببە بە دەوڵەت هەر شتەکانی عێراق تەرجەمە ئەکاتەوە لێرە پیادە ئەکرد چونکی خەڵکەکە بۆوە فێر بووە لە زمانی هینیشا لە 24 و ئەمانەشە کە عێراق تەشکیل بووە کە مەلیک فەیسەڵ بووە بە مەلیکی طبعاً مەملەکەتێکی شیبهە دینی بووە چونکە ئەوان خۆیان عائیلەیەکی دینی بوون ادعای ئەوانیان کردووە کە نەسەبیان لە حیجاز هاتوون نەسەبی پێغەمبەر هاشمی بوون جامە بەسم ئەو ناحەیە ئەمجا لێرەش ئەم ئیمامەتە ئەو واجبەی کە لەوێ بوویەتی لێرەشەی بووە بەڵام لەم دوایە بەهۆی حزبی بەعس و ئەمانەوە ئیمام هەر مەعاشەکە وەرگرە وەکو مەلای ئێسای خۆمان لە مەوعیزەیان تا ئەندازەیەک مابوو لەبەر حزب بەعس علمانیەکی عەفلەقی بوو لە بەس مناسباتەکە خوتبەیەکت ئەدا یا وەسا شتێکی وەڵاو کە لە بابیلێن بڕوا بکە ئەمە حەقیقەتێکە بۆیە ئەیرێم کە سەدام بوو بە ڕئیس جمهور جۆگر ئەمە زۆر خەتەریش فەیلەقی ئەوەڵیان بۆ کۆ کردەوە لە لای تەقتەق بە ڕەمزی لە لیوای چوار کە مەقەڕەکەی لەوێ بوو لە هەموو لیواکانی فەیلەقی ئەوەڵ و لە فێرقەکانی کە سێ فێرقە بوو فەیلەقی سێ فێرقەیە کۆیان کردەوە و سەدام بە هەلیکۆپتەر هات لەوێ دابەزی ساحەیەکی گەورە بوو ئەمجا قورئانێکیان هێنا لەسەر مێزێکی گەورە دایان نابوو من و سەدام لەم بەروبەری قورئانەکەەوە وەستا بووین تێگەی دەستی سەدام لەسەر قورئانەکە بوو من دەستی ڕاستم کەسمان لەبەینا نەبوو من سوێنم دان کە خیانەت لە سەدام نەکەین کە بوو بە ڕئیس جمهور من یەکەم کەس بووم کە خیانەت لێ
يعني وكو حقيقته أيليم أما الدولة كي ما أبو دولة كي رمزيبو لم دعاء دولة الرئيسي هيك لما أبو أنا والله بلى راسه بس نيوجا كانت أنا كلها نيوجا كان من أكل مزقوته ونيوجا كان من أكل لمناسباته لججنا كان لاشتكانا نيوجا عمومي من أكل مثل حتى قائد فيلق قال إمام الرامية غريق رحمة إخوة بلسان يشكل إعدام كده قائد فيلق يك شيخ رامي هبو برادر مو حتى لبي من بو شيخ رامي غريق رحمتك خرج جانس كردي خومان إمام مكلف يجبونك إمامي رسمي إتلقى القائد فيلقا ولقى نقيب يكا يشجع للتهمة قولة كان كأم قائد فيلقا أو أنا مستواي نزم بوا لقى الملايا كان يجي كردو يعني نيوش كردن جريمة بو مسؤولة كان تهمة بو حزبي بعثة قولة تهمة بو والله حزبي بعثي كإسش عندك آواتي بو أخوازن بريتيبو لو بعث الدروني كان ديني هبو ندنيا شيء بو خلق والله ندنيا يعني ما مرتاح نبون آوا جنابتان أكو باسك يفرمي يعني كمجبور بون أو تا سوينش بو بعث بلين ليا بكون كخيانتي لأن كلها ما كان شاد ليش اللي قال يعني بو ركلي والله بالفعل يعني أجر ملايك لو شونا كإمام بو لو شونا أجر يكتوشكي أوان اللي بكردا لا أنا بريء أيان كشت والله ما وستا نان أكشت لا أنا أبرت لا أنا شو كده لم دوايا ينزك اسمعي لم جيش جورا إنما إمام نما هرك شربوا هرك تقاعد أبو يا أمرت كسيان يعني هو أخوان من نمينه أنا والله جاء أول إمام صابير كابو غريق رحمة إخوابي برادر بوزور خلشي هولير بو أيوب بخداي حفظك أسبابين أو وقتها أم حكمتي ليكم دعوة ولا جندي مكلف وتا قائد فيلق حالي تشي لي إعدام كردون بخواي شغلي مش إعدامك والله بالفعل راسي كي هو إمام راميان شيخ راميان إعدام كرد لسرش إعدام كرد أمام صايم والله لقل أم قائد فيلقا كقائد فيلق بو ميولي دينيان هبو نقيب الشيشان لقل أبو عربي بو ما وصايم ملايم عرب بو نانا كرد بو كردي اللي أخوات كركوكو بو أي سال كسو كاركي ماوا خواشاتي حالة من جارة دو بيموت وجاء وستي ولا توشو تبخواكا منا أشتانو كرة مخطرة سلتيا شيكا رامي وتي ناو خواني وأمي وأمانة إتر قدري خوابو وان ريكوتو هرتي كان إعدام كرد أو والله أو قائد فيلقا كإعدام ينكر فقيرك بردي أم وإعدامك أجاي للدنيا نبو إن شبيه أم أويك الرأي في أكله تفهم أو تابر خليك بلناو داركاني فيلقي أو وقته تيلو تولي كشت قلت يا بردي أنا وهذا خلال بستوع ساعات هرس كان إعدام كله راسه هلا والله راسه ما وصى دواي أويك بلين بوت بسرهاتكم هي لحبانية بله أوي باسي مارك تشيبو بله ما وسا أو لحبانية بوم كأو وقتها بحبانية كردكاني خوان بيانو سينا دبان خوي لأصلا سن الذبانة سن الذبان هي بدانه كليه بيشي زورة نا ولا كأنجليز شو تأبي سن الذبانة كبو بس سينا دبان بالحظة كي جاء خوان عسكر من هبو ليبون اترك بحثي أبيان أكل لقطوة لا أستريك هو أشيبو أستريشك منيش سبحان الله كتعين بوم لا تعين بوم زور بيتقد بوم لقى المال من الله وغريبي أو وقتاش وكل إنسان أبو أم وسائلها به أما التياري وأما السياري وأما السيوح موبايل وضعه الحزب كي بيمو بكل إنسان شوم بو كاظمين أم كاظماني خومان خوا رزقاري بكا لدرس أبو كروجايا كتشين بو أبينم زلاميك وكو شيد وايا ولا بشيد دنيا شتيكي بيه وكو السنوق أي هينيو أي باو أتشيو قصاءكاو بعربي وتيان أجينيو إمام واي فرمو أمي واي فرمو المهم برا سري سنوخ كي هل دايو وكلوي بابي كتياي ما برسا ياو حتى ما شايب كازنو كيسي والله هاتو إنجا برا دسي بالمارا بوري دري ناو بألقى وستابوين إما أوا دمي بشان داين أما ماركة داني ماوا داني هلا تشراوا برا دي هالأمانية دفلس بينا دفلس سوت دسي فكرت هالكسي دفلس بابم شيء وبما أنا مراسك حاصل أبي كان يا ربعي آخر شيء
وتي أوي الربع يبدأ مرازك هي بعريزة ناكرية بس ناكرية إن شاء الله أما ربويك والله منيش وتم خويا ربعك مداو وتم خويا الربع نقل مو كردستان والله سبحان الله جاء ما وسابيش أو حكايتك التوكين من الله شيء بانكر ناي بيري من الله كوا معركة جازي لقت خين لقل معركة هات أخواره يتبان السلام يكون شيء وتي أما مر جواه هيك شيء لنا أما غرابتي أو ما لا يترأول عقمني بس رأول منيش مهم نيتك يخوب كف ربع كم ذا إن شاء الله خوا إمام نقل كاتوب كردستان كل خواب ولا بينا والله نقل بومو بوكركو جاء ما معناه ويا كركو كردستان والله دعاك وقبول دعاك نعم هو مسلم دعاك دعاك بغلط نابي قبول هر كردستان كركو والله هر كردستان جاء والله من بو قصي أو ما رزيات الباور هي تابع قصي أبدا أنا على كركو كردستان بدرو كركو كردستان شيء والله أنا والله أو حكايتي ما ركب ما وصيان بلا فقيتيا ولا ناو ملايتيا ونكتة وقصي خوش وأمانة زور بوا جناب الششتي كتبوا لسر ما وصل ملاقار كقرياوة وشي بو موضوع ما وصل ملاقاري لبليس بله أول ما وصل ملاقاري شليبو كل شيء وناي ملا عليبو أما وصل ملاقارة أغلب ملا شوانا بكل كملابو ملا مالي خويبو لخصبت ما وصل ملا عثمان دا أنيش يتر أجر قسمة بكذا وش مشاركة يكرد أجر درسي بخون رأي جوي أجرت وكركشي فقيبو لقى إمام بلام زوار جرينوك بو هل بتاع بيغمر أجريه أولاد الناسك بو ترى شيء ود أخ أو رجل من لخصبت بيغمر أبو كلاش بودانا وبي مشهور له أمانة ترى أولي ود ما وصل ملا عثمان غريق رحمة إخوان إن شاء الله رحمة الله ملا قارش بيه قلت والله ملا قال دعابك وحمد خوابك كتولو رجاء أبوي أو نقي تسمي أقل له رجاء وتا لقال أبو جهل أبوي لسدي في غمر يعني والعكس صحيح هذا والله ما وصل قال كركشي لقال يا ما أبو فقيه وترخوا أفريقيا وهذا كركشي عمري خوايكي بله راس فرمي ما وصل جنابة حزم كرباسي رمزي أم شاركة دو رمزي زور قوريتيا وتأثر تأثيرات وكاريجري ودو كساتي قورام يكي كان مولانا خالدي نقشبندية أبي تريشان كاك أحمي الشيخ جنابت لسر كاك أحمي الشيخ شيته مزقوتي قورا دوري مزقوتي قورا دوري أو لبركني قرآن وتحفيزك لو مزقوتها هبوا حتى كاريجري كاك أحمي حن نقل قل مسلمان نقل جولكا نقل خلقي ترى نقل مسيحية كان يعني براسي رمزي خوشويستي ومحبتي أم شاربوا والله يبيت أسرح حقتكي كاك أحمد الشيخ ببي أو روشقارا من لو بلوبوتشونم كسليماني كتفليش نكراوكو 5000 ديكا بركتي كاك أحمد الشيخ بوشاري من لكاك أحمد الشيخ راس لو بيلو بروايم أما تتابس تشنية أما كفر الشرك شنية بعد زكاة كافر ما كلامنا من خوم بمعنى كلمة وەکو شتێک بڵێ بەدڵ دەروێشی کاک ئەحمەدی شێخ زۆرم خۆش ئەوێ بەڕاستی حتا نەوەی کاک ئەحمەدی شێخ سبحان الله لەخوا بەزای بێ لە ١٠٠ یعنی هەر بۆنێکی کاک ئەحمەدیان لێ دێ وە شارەکەی خۆشمان بە شێوەی گشتی هەر بۆنی کاک ئەحمەدی شێخی لێ دێ ئەم کاک ئەحمەدی شێخە حاجیش بووە چۆ بۆ حەج لە مەکە و مەدینەش فترەیەک ماوەتەوە لەوێ بۆ بەرەکەت وەرگرتن و ئەو وەختە قەزایی تەسەوف وەکو ئێستانە بووە هەر بە دوو کەلیمە و تۆبی بە شەیخ الطەریقەت مەراحیلی هەبووە لەو بەو مەراحیلانە سەرکەوتووە مەقام بووە بە مەقامەکانە ئینجا بێتی سەر واقعی حاڵ حتا نەوەی کاک ئەحمەدی شێخ شێخ محمودی مەلیک کە کراوە بە مەلیک و کە خەڵکەکە لە دەوری کۆبووەتەوە لەبەر ئەوە نەبووە ئاغایەکی گەورە بوو هەراوەیە خۆشەویستی کاک ئەحمەدی شێخ بووە و ئێستاش کە حتا مەسەلەن قبری شێخ محمودی مەلیک لە کاک ئەحمەدی شێخە لەگەڵ خۆیان و لەگەڵ شێخ لەتیف و ئەمانە هەر بەرەکەتێکی ئەو زاتە بووە ئەم کاک ئەحمەدی شێخە بە معنای کەلیمە هەرچی دەست کەوتووە
بەپێی ئەو ڕۆژگارە ئایا لە سوڵتانی عوسمانیەکانەوە بووە کە خانەقا و تەچە و ئەمانە ئینان هەبووە ڕاتبی معەنیان هەبووە و ئایا لە مڵکەکانی خۆیەوە بووە سەرفی کردووەتەوە لە دووشتا لە خزمەتی ئەو دەروێش و فەقیر و شتانە ئەویکیان لە تەحفیزی قورئانە لەو بیر و بڕواایە یەکەم شوێن کە لە کوردستانی خۆمانە بە شێوەیەکی منەظەم کە دار و تەحفیزی قورئان بوو بێ مزگەوتی گەورەی سلێمانیە. مامۆستاگیان هەر لەسەر مەناقیبی گەورەی کاک ئەحمەدی شێخ ڕەحمەتی خوای لێبێت جەنابیان بەڕاستی مؤسیس و دامەزرێنەری زۆر شتی گەورن لە ناو مزگەوتی گەورە ئێستش ئاسارەکەی ماوەکەی شێک لەوانە ئەو خواردنێ کادرێ بە خەڵک ینی ئەو هەموو فەقیر و هەژارێت نانە خوارد بەڕاستی لەوێ کەەوە هەر بەرەکەتی کاک ئەحمەوە ماوەتەوە تا ئێستا و هەروەها تەحفیزی قورئان کە کەس ناوی نەزانیوە ئەو کاتە ئەو مەدرسەی تەحفیز و لەبەرکردنی قورئانی بۆ حافزەکان داناوە کە لەو نەهامەتی و ناڕەحەتیە لەلادێ دوورەکانی کوردستانە خەڵکی حافز دۆزراوە توی هێناوێنە قورئانی لەبەر کردو لە مزگەوتی گەورە پێگەیشتووە چیت هەیە لەسەر ئەم ئیشە جوانانی وڵی بێتە سەر حقیقەت کاک ئەحمەدی شێخ هەر خۆی معلەمی شارەکەیە ینی من لەو بیر و بۆ چوونم ئەم سلێمانیە کە تەئسیس کراوە لەو ڕۆژەوە وەکو بڵێ چەترێک بەسەریەوە چەترێک کە لە بەڵاو مصیبەت و ئەمانە بیپارێزیە ئەو بە لە ماڵەوی کاک ئەحمەدی شێخە بە تایبەتی کاک ئەحمەدی شێخ خۆی من بڕوام بە کەراماتی ئەولیا هەیە کەراماتی ئەولیاش حەقە وەکو کەراماتی کولی وەلیەک کولی مسڵمانیشی باش معجزەیە بۆ پێغەمبەرەکەی جا لەم بابەتەوە من بڕوام بە کەراماتی کاک ئەحمەدی شێخ خۆیەوە ئەم شاری خۆشمان زۆر جار تووشی بەڵاو مصیبەت هەبووە لەو بیر و بۆ چوونم خوای تەبارەک و تەعالا بەهۆی ئەو ئەولیاءانەوە ئەو پیاوچاکانەوە ئەو هەموو مەلا و پیاوچاکانەوە لە ئیبادەی جەماعی پاراستویانە نظامی بەعسا سلێمانی کەسێک 150,000 کەس لە دەشتێکا کۆ بکاتەوە چاڵشان بۆ هەڵ بکەنێ بە قەدەر دنیایەک بیاخاتە ئەو چاڵەوە و بە خۆڵدایان پۆشێوە دوای بەزینوێتی مناڵ مەمکی دایکی ببژێ لەو کاتا بکرێ بەژێر خۆڵەوە و آخر ئەمە ئەمویان کردیان نەجوون سەرەکەی تەختکەیت و گۆڵگۆڵێنی لەسەر بکەیت ئەوەشی لە دەستی شارێکی وەکو سلێمانی وەکو ئەو هەموو دێ و گوندارێ لێ بکا کە ڕووخانی جا من لەو بیر و بۆ چوونم بەرەکەتی کاک ئەحمەدی شێخ کەم نییە و ئەوەی کە سلێمانی ئەسیلیش بێ خەڵکی ئەم شارە بێ خۆی بە خەڵکی ئەم شارە بزانێ هەموو جارێ کاک ئەحمەدی شێخ سێبەری کاک ئەحمەدی شێخ بە چەترێک ئەزانێ بەسەر خۆیەوە و شێ مەحموودی مەلیک غەریقی ڕەحمەتی خوا بێ کە ئەو خەڵکەیە دوای کەوتن و کردیان بە مەلیکی خۆیان لەبەر ئەوە نەبوو ئاغایەکی خاوەن مەلاک بوو ئاغای خاوەن مەلاک لەو مەلاکتر هەبوو بەڵام لەبەر ئەوە بوو نەوەی ئەو کاک ئەحمەدی شێخەیە نەوەیەکی مبارەکە جێ ئەوەیە کە ملەکە سێقەی پێ بکە بتوانی پێ بکە و دەست بخاتە دەستی ئینشاءالله تا ئەگاتە ئاواتی خۆی من لەو بابەتەوە لازال وا هەست ئەەکەم هەر بە هینی خۆم کە مزگەوتی گەورە کە گۆڕی کاک ئەحمەدی شێخی لێوێ شێخ مەحموودی مەلیکی لێوێ بووە بە مەسەلا پارێزگایەک بۆ ئەم شاری خۆمان ئینشاءالله مەرکەزێکی ڕئیسیەتی و بە معنای کەلیمە کاک ئەحمەدی شێخ لە ناو مەلاکانی خۆمانە وەکو شتێک ئینسانێکی مقدس وا بوو جنێوت بە دایکی مەلا بدایە بە باوکی بدایە بە خێزانەکەی بدایە ئەوەی عاجز نەبوو بووتایە بوو بە شوێن پێکەی کاک ئەحمەدی شێخ ملاحەزەکەی خەڵک ئەوە نەخۆشەویست نەمبینیوە حتا پیا و خراپەکان ئەوانەی کە شەلاتی بوون کە ناوی کاک ئەحمەدی شێخیان لێ ئەبرا وازیان لە شەلاتیەکە ئەهێنە حتا بۆ خەڵکیە کە بڵین جوولەکە بوون گاور سێبانێ هەبوون پەنا بۆ جوولەکەکانیش مامۆستا من بە چاوی خۆم دیومە ئەو ڕۆژی چوارشەممان بە تایبەتی چوارشەممان ژنە جوولەکە ریزیان لێ ئەگەر ئەچون بۆ ناو مەرقەدەکە مناڵیان پێ بوو ئەغڵب مناڵەکان نەخۆش بوو ئیتر نازانم کولی چوارشەمەیەک هینەکە مەرقەدەکە لەبەر ژنە جوولەکە بەرنا ئەکەوت ئەمجا ئەم جوولەکانش
حچۆنێکیان بۆە ڕایانەکە دیا بۆ ماڵی بۆ کێشە مشکلە هاتن بۆ خزمەتی کاگەحمەیان نەوەکانی بۆ نەوەکانی ئەڵ هەتا حەبسەخان مابوو ئەچون بۆ لای حەبسەخان پیا و ڕاست بڕوە جاکە کوچی نمونە لایە ماوەسا وەڵی نمونەم لایە جا مەسەلەن شێ مەحموو غەریق ڕەحمەتی خوا لێبێ کە شێقار کە برای بوو حەبسەخانیش ئامۆزای بوو حەق کچی مامی بوو بە شێقاری ئەوت قادرخان بە حەبسەخانی ئەو شێخ حەبس ئەوەنە حەبسەخان کارا بوو ئەوەنە ئەوشیان خۆش ویستووە ئەوەنەشیان خۆش ئەوەنە پیاوێکی ئەوەنە ئافرەتێکی ئازا و بلیمەت بوو من دیومە بە چاوی خۆم جوولەکەکان کوڕێکی جوولەکە کچێکی جوولەکەی مارە کرد بوو کەس و کاری جوولەکەکەش زۆریان بۆیە نابوو ئەنوە ئیکوشی ڕازی نەبوون ئەمجا هاتبوون بۆ ماڵی حەبسەخان حەبسەخان ئەو وەختە مابوو ئەمجا حەبسەخان کە مابوو حەبسەخان هاتبوو خەڵکەکە جەماوەرەکە حتا جوولەکە و غەیری جوولەکە و ئەمانە لەوێ هەموو ئاڵقیان دابوو لە ماڵەکە بۆی کوڕەکە بکوژن هەرجوولەکەش بوون هەرجوولەکە بوون حەبسەخانیش طبعا نێهێشتوانە کوڕەکەی هێنا کچەکەی هێنا وتی ئێوە چیتان لەم کچە وتی ئەمانە بێتەوە بە جوولەکە و تەسلیما بکەنەوە وتی نابمەوە بە جوولەکە ئایانی بوو بە مسلمان بوو بۆ مسلمان کوڕە مسلمان وتی نابمەوە بە جوولەکە ئەوە نابێتەوە چیتان ئەوێ لە دەستی وتیان ئەمانە ئاڵتونەکانمان باتەوە جوولەکەکان جوولەکە مادی بوون مامەسا ئەمادی بوونێتەوە ئاڵتونی جوولەکەش معلومە ئەو وەختە جا ئەمجاوتی ڕۆڵە تۆ ئاڵتونەکەیان بدەرەوە من تۆ هێنی بۆ ئەەکەمەوە تۆڵەت بۆ ئەەکەمەوە کە کچەکە ئاڵتونەکەی لە خۆی کردەوە و دایەوە بە جوولەکەکان بە باوکو دایکەکەی حەبسەخان وازیان لێنە ئەوان ملیان شکان حەبسەخانیش ملیانکەیەکی ئاڵتونی لە ملا بوو هەتا بەر موسڵانی هاتبوو چاوم لە حال ئێساش دەزانم ئەمجا ملیانکەکەی لە ملی خۆی داگەتوتی دەکوڕم کچم ئەمەش بۆ تۆ لە باتی ئاڵتونەکانی خۆت ئاوا قەزای کرد زۆر ئاوا قەزایکی بەسەر ئەو فیتنا ئەمجا جوولەکەکان ئەو وەختە ئەوەش باسکەین لە دەوری مزگەوتی خۆمخانە بوون ئەغڵەبیان یا خۆمچی بوون یا زەڕەنگەر بوون دەوڵەمەند بوون ئاخر ئەوەشە ئەڵێن ئەمە ئاڵتونی جوولەکەیە خیانەتیان نەئەکە فێڵباز بوون بۆ ئەوەی کە خەڵیان بکڕێ مامۆستا شێخ فاتیح بەیانیان دوو شورتەیەکێ لە پێش کۆ ئەبوونەوە لای کەنیسەکەیان شورتەیە لە پێشیانەوە شورتەیە لە دوایانەوە حتا لای دوکانەکانیان ئێوارانیش کۆ ئەبنەوە بە عینیش دوو شورتە ئەیبنەوە و ئیلا مناڵ دوایانە کەوتن ڕیشیان ئەسووتان ئەوان ئەغڵبیان ڕیشیان هەبوو جوولەکەکان یا بزیان پێوەکردن ئەوەنە داما بوون ئێساشەوە بوون بە نێرەکەری منتیقەکەەوە بەس هەر مادی بوون مادی بوون ئالە وەڵام مادی بوون زۆر مادی بوون شتێک گونیە شەکریان ئەفرۆشت بە سیعری خۆی ئەیە ئانوو باشە چی استفادەکەن گونیەکەمان بۆ مێنێتەوە گونیەکە قانجازێتی ماوسەکان زۆر ماندوومان کردی بەڕاستی بەڵام حەزەکەم چینە سەر بەرهەمەنایەکانی جنابێت کە وەرگێڕانی فرمودەکانی پیاغەمبەر لە کوردستانە کە ئیتر جەنابەت وا ئەزانم یەکەم کەسی کە ئەوەنە فرمودی پیاغەمبەر کتێبی فرمودەکانت تەرجەمە کردێ بۆ کوردی ئەو تەرجەمە جوانش کە لە ساڵحین و لە هەموو کتێبەکانی تر لە تاج و لە چیتریش ئەگەر بۆمان باس بکەی سەرەتا چۆن دەستی کرد بەم فیکرەیە چۆن بۆت هات کە تۆ ڕاوەی فرمودەکانی پێغەمبەری خوا سەڵسەم کەی بۆ کوردی وەریان گەڕی بۆ کوردی وەڵڵاهی مامۆستا من لە سەرەتاوە لە فەقێیەتیە بە عەرەبی ئەمنووسی مەسەلە ئێستا ئەم کتێبە ئەڵڵەو ئولوافی یەک تۆزی لێ ئەخوێنینەوە بۆ ئەوەی بزانین ئەو عەرەبیەی کە مەسەلا من پێم نووسیوە ئەمە لە حەبانێ نووسیومە پێش ئەوەی یەک کەلیمە حەدیث تەرجەمە بکەم ملاحەزە فەرمووی جا بزانین ئەم بازەمان چۆندا بەم شێوەیە عەرەبیم ئەنووسی کە من خۆم براومەتە حوجرە کە باوکم دەستی گرتم بە مناڵی و بردمە لای ئەو مامۆستا مەلا محەممەدی تاڵە کە بەحسمان کرد جا ئەڵێ ئەفەرمێ أخذ العم فارس بيد ابنه النوري وقاده إلى المسجد ومع كل خطوة يخطوها
يذكر اسم الله ويبتهل إليه كأنه يقدم على عمل أهم شيء في حياته، فوصل إلى المسجد حيث الشيخ وجلساؤه مجتمعون في ظل المسجد الصلاحي، فتقدم العم فارس إلى الشيخ وقدم له ابنه قائلا: مولانا شيخنا المبجل، إن ابني هذا أمانة الله ورسوله عندك، فعلمه مما علمك الله، وأحيط فضيلتكم علما بأن المحروس كان منذورا لخدمة القرآن الكريم وهو جنين في بطن أمه، بل إن والدته المرحومة كانت تقلبه بالشيخ الصغير ملابس كولا وهي تحمله بين أحشائها، وكانت تقول: أولا الحق أنني بم شوية عربي أنوسي أما باب زين لك يا أبوه لتشو وقتك أبوه أما نسيني خوت أجرى أما نسيني خوما أما ملاحظة فرمون نقلا من كتاب الصدى الحاكي كأمية أو كتابية لما بقلم نوري فارس حمخان 26 2025 أبلام أمان الناظم أمانة باشا ملاحظة مساوية ببستوشاشي هاشتي بستوشاشي شاشي 1958 حبانية فوج الأول لواء الثاني لبنجاو هشتو تو دس كردو ونوسي من باب شوية نوسيو بوشيو عربي جوانا نوسي بوشيو عربي جوانا استعينا سر والله ما كجامل أما لك يا أمام نوسيو سي شاشي 2022 بلام لبرتي لبستو شاشي 1958 حب لحبانية بوم أما لفوج يك لواء هشت بوم كإمام بيلو مزقوتي عسكري بلى جاء إمزاينا وصل سؤالك الجنابل منك لحاجحان لخصم ما وصى ملا كلمة أبخون لا بيارش وكوشتيك نعلم بو بفقي ما وصى ملا عبد الكريم بو بصوفي ما وصى ملا عبد الكريم ما وصى ملا عبد الكريم لهرسكو يبوا من حمو حفتي لواني أجر جارنا شو ما يبو خصمتي دو جارتهم كلا بابو الشيخ بو أو وقت بو ما وصى ملا محمد القزلجي وفاتي كردبو أو لشوني دانشتبو من جمعان كبسو ما يبو حباني وبغالي يكون نزيك بلى أشوم ولا ما وصى من عبد الكريم روجك فربي نوري تو أمره أم يوالم يواني مني منش أمام بخلاتك قول زاني باش قربة كشوين فقيرك إيراني لابو كاوصلتيك تسلكن ودراو فينا كراو لقل جاماني تسلكن شيلي عمود لبتشاو بأخوان شو لا هنا كان أبو مساعد مطبخ كان أبو لا بنا ودك ما وسا لبي منزلتي رشي هنا لسر أجر رش بوبو أو هالي الرجاء سر اشتيك سينيك الجناوي حموي وابو بأخوان لا بيسا وربو برواو كلا ولو قيس محاتو كبيخو كأوان خوارد يعني مجل غلا أوان خوارد بون ما وسعوها مش شكري خوي لسر كردو فقيك عيني وأمنا أم ريزان بشان دالنا وخوانو أمنانيان أوان ما وسع وكو شتيه بلاي مزقر ظلم والله دا مالي روشت موا وازم ننقصانه هنا تاج الأصول يكبا كاكا الحمام بوي كريبو من أخونا واربو لبغابو بودي تشيش تيك باشا برايكم هي فقية تكتب باشا وتبان والله عم كتبه يوفكر سبحان الله دست من كيف ترجمة تاج الأصول أو كتابة مباركة لا أولا بحال كردية كيم أنوسي إسا كردية كيم لا أقول ما هو إن شاء الله روجك لبن كيجيرو أمانة حتى وثيقي أكم إن شاء الله إمجا جاري شكل نسيمه ولا قال عربي كا جاري سيام بختم كردو توا أم طبعي شوالكي أرقامش موداناوا بالرابكة تو كسي لو تاج الأصول يارمتي مني نداوا ما عدا خيزان مزكي ملا كريم خوا عفوكا
بۆ کونە و مەشکە و شتیلادەی سەپان و سەرکۆزەر و ئەمانە ئەگەر بۆ کەلیمەیەکدا بمایە لەوم پرسیوە وئیلا غەیری کتێب غەیری سەرچاوەکان ئیتر لە بەشەری کەم نەپرسی خێزانت یارمەتیدارە بۆ زمانی کوردی بۆ زمانی کوردی بۆ ئەو شتانەی کە هەر لە لادێ دەست ئەکەون چونکی ئەو لە لادێ گەورە بووە لە تەنگی سەر گەورە بوو خەڵکی تەنگی سەر بوو طبعاً خۆنەواریش بوو قورئان خوێن بوو ئەوانەی هەموو ئەزانی جامە بەسم ئەوەیە کە بەو شێوەیە هێنام ئیتر الحەمدولله دوای تاجول ئوسوولەکەش مامۆستا مەلا مەحموود وتی وەڵای خەڵکەکە ئەڵێ ریاڵ الصالحین ئەو ریاڵ الصالحینە ئەوەی کە جنابەت بڵاوت کرد و پەخش کردەوە بەدەر ئەوەشم تەرجمە کرد دوای ئەوە فقهی ئاسان الفقه الميسر دوای ئەوە بلوغ المرام ئەوانش بە چەند بەرجێتەوە بوون دوای ئەوە پوختەی تەجریدی صحیح مختصری صحیح بخاری دوای ئەوە پوختەی مسلم مختصری صحیح مسلم آخر شتیش ئەمەی کە هین چی پێڵێن کورە لە فرم چووە بەخوا ئەمەی کە مختصری صحیح بخاری و مسلمەکە اخترانێری شعری کردوێتی بەڵێ بەڵێ ئەوەی مامۆستا ئەمیش ئەوش بە حەو بەرکتەوە ئەو مختصری مسلم و بخاری ما شاء الله ئارێ وەڵا بەڵێ خۆ سبحان الله ئەوە ئینسان چەند ناوی کتێبەکەت بیر کتێبەکە لە بکشتووە ئەوە بەڵێ ئەمجا دوای ئەوەش تقریباً شتی کەشم هەر کردووە لەو بابەتەوە هی شعر هی دیوانی شعر بەسووری ئەوەی فەرموودە هەبێت جەنابە کردوتە مامۆستا ئیبن و ماجە ئەوانە نەکردووە هی مامۆستا لە تاجەکە خۆی تقریباً هي أم بينجي تاج مختصري صحيح بخاري يعني خلاصة آخر صحيح بخاري خوي حو هزارة لم حو هزارة 2000 مكررنية باقي كي مكرر بالرواية نائبتي تاج أو نائبتي ما شاء الله مختصرك أو كمداري مختصري صحيح لسرة 2000 كي هنا وهكذا مسلم وهكذا ترمذي وهكذا نسائي وهكذا ابن ماجه هر پێنجانی هێناوە بە تەواوەتی لە تاجەکە دایناوە ماوەستا تاج بەرەکەتێکی عەجیبی وەڵی مامۆستا ئەو بە مناڵی لە خزمە باوکما بۆی باسە کردین دانیشتین بەڕاستی ئەوەی نەکەم ناکۆم فکەوتەوە قسەکە بێنا لۆ ئەلمەرجان بلوغ المەرجان بەڵێ ینی تاج ئەم بەرەکەتە ڕەنگە جنابیش هەستی پێکرد بێت زۆر بە بەرەکەتە بەخوا مامۆستا چەنە بەداخ و کەیسە جیلی تازە نایخوێنێتەوە یاخو زۆر ئیسفادی لێ ناکەن کە چ بەرەکەتێکی گەورەیە کتێبی تاج وەڵی مامۆستا ئازانی چۆن ئەم جیلی تازێ نازان بڵێ بچی بەخوا دکتۆر مستەفا زەڵمیە بوو پیاوێکی زۆر ڕێک و پێک بوو من بە لە خزمەتیا خوێندوومە و بەرادەریشم بووە یعنی مەبەستم شتەکەنی ئەوەیە قسەکە بژێڕینەوە بە ئەمیش نەوێ بە شتێکیکە ئەی وەڵی من لە داخی بەعزی ئەم ڕژدارانە هینا ڕیش مەگەیشتە بەر بەخوا قسەکە مامۆستا بێتامیان کردو بەخوا نابێ وا نابێ خۆی ئەم شتانە بە هەموو کەسێک نازانرێ قەزای فقە بڕوا بکە مامۆستا ئەم چوار ئیمامەکە ئەبوو حەنیفە ئیمامی شافعی ئەمانە هەروەیە پێغەمبەر نەبوون والله لێم ئەسڵی شوێنکەوتنی سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەیە کە تۆ شوێن مەذهب بکەی مامۆستا والله لە خواوە تەوفیق کراون لە خواوە خراون لەسەر ئەو سعید نورسی فەرمێ هەتا ڕۆژی قیامەتیش ئەم مەذهبە نامێنێ و شوێنکەوتووی ئەوانیش ئینشاءالله بإذن خوا بە بەرەکەتی ئەنفاسی طەیبەی هەموو پیاوچاکان و هەموو ئەولیانێک لە خۆشیشمان تێ ئەکەوێ ئەم تەموو مژەیکایە بەسەر دڵی هەموو موسڵمانێکەوە بە معنای کەلیمە ئینشاءالله ئەڕەوێتەوە بە ئیزنی خوا جا ئەوەی کە من لە یادم بێ ئەوانەیە ئەو تاج الئوسوولە بەرەکەتێکی تایبەتی خۆی هەیە بڕوا بکە مامۆستا ئێستا کاتی ئەوانە نییە ئەو تاج الئوسوولە من لە مووقیفی وا بووم ئەگەر بەرەکەتی ئەو تاج الئوسوولە نەبوایە ئیعدام ئەکرا ئەوە بەرەکەتی دەبینی ئەرێ بەخوا ئێستا کچێکم هەیە ئەتەسم گوێ لە دەنگبی هەموو جارێکە تێگیرێ ئەڵێ تاج الئوسوول هاوار ئەڵێ وەڵی تۆ عەمری لێژ بێ لەگەڵ تو جناب ئینشاءالله مامۆستا
أو بركتي أو تاج الأصول بأشكال ديارة ما شاء الله لهل مالك شابية وكو في غمل له مالا قصب كوايا زور ببركة إن شاء الله هذا بس وزاري كيش بوهم أو مالاني كتياتي إن شاء الله من دي عايب وكتابة كان يخمناكم يكفلسي أو كتابانا لمن حرام به بهيش شيء ويقدر خواب زيابية من تجارة بكتابة كان منكدوا وإساش بازرقاني بقلمي خم هناكم أو قلم إن شاء الله لقل خم بيت قبلك غير خدمتي إسلام وخدمتي أملة مظلومة نبي ما بس تمشي كنية لخواب زيابية ماوسەگەن لە کاتی نووسینی فەرمودەکانە یعنی هەستێ بە چۆن ئەڵێت فیۆڤاتی خوایی کردووە هەستێ بەوە کردووە کە خوا کۆمەکی دەکات کاتێ بۆ کەمە بێتەوە شتێکی بەرهەمێکی زۆرە دەسەکە بێ ئەی نووسی یعنی هەستێ بە دڵخۆشیێکی زۆر کردووە لەو کاتی بەو خوایە ماوەستکردن لەم بەرهەمە جوانانەی فەرمودەکانی پێغەمبەر ڕەسوڵ ماوەستا بڕوا بکە من لە کاتی تەرجەمە ئەبەت هیلاک نابی نابەخوا ئەگەر بە زۆر لەم خوێنن لەوانەیە شەو نەخەوم ماشاءالله ئەوەیە هەستم بە هیلاکی نەکردووە و لەو بیر و بۆچوونەشم لە زۆر سیشتا هەستم بە بەرەکەتی ئەم کتابە نەکردووە ئەرێ بەخوا ئینشاءالله ئیتر لەوانەیە ئەوە لەو بیر و بۆچوونم بەس لە ڕیاڵ ساڵحینەکە ئەوە لە هەر ماڵێکا بێ وەڵی چاوەزارێکە بۆ خۆی بە معنای کەلیمە شتێکی جوانیشە مامۆسا مؤلف دوري هي جوان إمامي نووي أو أنا إخلاصه وببركته وبحضوري دلوا أوشتاني نوسيوا بركته ما وسا أوي كأوكرديوتي لو تمنا عجائب اللي شون ما تصل من البوا ديارها خليكي نوسين بوا بله ما وصلنا شيء تان ما ولا كتايا يعني بتاني لم برنامجنا بيشكشي بكنوا والله لم برنامجنا داوا لها مكسك كجيل دغمان بيا دعاء حسن خاتمه من بوفكا وكتابك مدست ويا بناوي خوي لا اصلا كيناوي فرهنجي كركوكا بس سنه وكي اغورم امس يشتي هول قدمتي اكوب كما مصطلحاتي حديث أوي بيوندي وحديث وبيا مصطلحات التفسير أوي غرائب التفسير بيا مصطلح التفسير بيا مصطلحات الفقه أوي غرائب فقه بيا مثلا كلمات واهية لفقه يا لحديثة أمتشين نايزانية شوكي نما هو مثلا من ديوما لو غرائباني كبحثي بكين على حضرتي عمر يا خوي يا كركي باش من ياد نما وتناوي هنا كمان لك فتشوه بل عبد الله يكون عمر عبد الله يكون عمر حشتريك أكريا أبيني حشتريك ميانا أبي ناقة أبي حشتري ميانا أكريا باش بسيطوار ساعات باش روجي شو روجي أبيني أما بس كيفي هالقراءة بو عربية وبو لغته أم تشيني استنايزانية بس كهالقرتنا وشيا بس كهالقرتنا من ديوما حاجي أحمدي زاومان كبزنيك نوان أبو لبس كي خوي جيجي أداب دوري خويا حتى جيج أبو أكو كأكو دسي أكل زيا حتى توزي آوي لاينك هنا آوي ناوسكي حيوانك أسوي لكاريشي كدايشي مردبية امجا بس دقا هوشي آتو برا أو كاري أليستوا بوني خوي بوني إتر بيوستي أبو بكاري خوي ده أما شيء أسان أما أبي بيخونا بأم حديثة شربي بمين لي وانيا خرج كريتي أكويا لا أمانة غرائبي حديثا وكل من شيء جوانا يسخري شي ما أو يسخري كم لو أنا إسا مصطلحاتي أو كالإعلام الشاهية أو أنا شيء أخوة بعض إن شاء الله إن شاء الله ترى بدس ويخوابك دعاء بوبكن أو تواب كم بريكو بيجي إن شاء الله أيتبنا بخوي إن شاء الله أخوي جورا عمري دريج ولا ساغي ودور لبلاي وعاقبة خيري في بخشي وإيمش إن شاء الله قال إيوش ولا قالها مو جوجي لك إن شاء الله كجويل بس اشتيك الأخيرة حزكم بسماه وصار جنابة باسي خيزانة كرت برحمة بيت ژن هێنانەکە چۆن بوو بە ئەخیر پرسیارمان ئەوە بێ و خێزانت کە ئێستا لە
قیامەتە و لە ئاخرەتە چی ئەفەرمووی بۆ ئەو خێزانی خۆت؟ والله بێتە سەر حەقەتەکەی یعنی قسەیەک هەیە غەڵەتە خۆی لە ئەساسە و با خەڵکەلی تێک دەچێ. هندیەکان کە مێردەکە ئەمرێ ژنەکەی لەگەڵا بە زونێتی ئەنێژن. منیش لەو بیر و بڕوام خۆزگا منیش لەگەڵ دایک سڵاح بردمایە و نەژیامایە. ئەوەنە ئەو ئافرەتە ئەوەنە ئافرەتیکە ڕەحمەتی ماوەستا لە عاقڵ یعنی لە بلیمەتی ئەمجا شەرمی لە دێو نەئەکرد ئینسانێکی حتا بڵی سەخی بوو. جارێکیان بۆ حتا من ئەم گۆشتە ناخۆم لە بەرەکەتی ئەوە بوو. باوکم منش باسکەم فەرمووی لە نەوەدەکانە لە مۆلودنامەیەک بووین یاخۆ لەکردنەوەی مزگەوتێک بووین سەمرانوی فارس گۆشتی نەخواروتی ئەم میلەتە فەقیر و نیانە بیخۆن من گۆشت ناخۆم تا خەڵک وەزعی باش بەڵێ ڕاستە. ئەمە عەرز بکەم ئەمە خۆی چوون بۆ بازار لەگەڵ خێزانمە لەتێکی لە شێکمان کڕی کە هاتەوە لە ماڵەوە کۆی کردەوە ئەبینیم کابرایەک لەبەر دەرکەکەمانە ئەو وەختە ماڵ نەبوو هێشتا بەرامبەر ماڵمان هەر هینێتی چاوەڕێی شتێکە کە ئەو چەق و فەقوشتەی فڕێدا کابرا چولیەوە بە دزی وایەکی کرد و هەڵی گرت و ڕۆشت. وڵا ئەو شتی حاجی ئەو کابرایم بۆ بانکە منیش بام کەوت خاڵە وەرەوە بۆ ئەو چییە تی وەڵی ئەو مناڵێکم هەیە حەزی لە گۆشتە ئەم چەق و فەقی بۆەکەم تۆزێ ئاوی پێگەرمەکەم و ئەیدەمێ وتی وەرە هەموو گۆشتەکەیدا هەموو حیوانە هەموو حیوانەکەیدا. ئیتر منیش لەو ڕۆژەوت وەڵی ئەم ملەتە لە من زەحمەتا بێ وەڵی ئەم گۆشتەش لە من حەرام ناشی خۆم ئاوا بوو تا چ لە گۆشتە نەخۆرمەوە سە دوایەوە بەخۆ ئێتر تا ئێستا نەمخواردووە تا ئێستا ئارێ وەڵا ئەو تقریبا 20 ساڵە عەمری خۆی ئەو 40 ساڵێکە بێ گۆشت ناخۆم 40 ساڵە بێ گۆشت ماشاءالله خواری خۆش بێ ئینشاءالله لە بەهەشتا خۆی گەورە مناڵەکانە بۆمە ئینشاءالله خەتر پەدا بەخوا لەگەڵ ئێوە ئینشاءالله دوعای خێرم زۆر هەیە بۆ جەنابەت زۆر داوای لێبوردن دەکەم کە جەنابتان هیلاک کردە ئینشاءالله ئەمە مای ڕەحمەتە بێ و دەستخۆشی زۆرم بۆ جەنابی مامۆستا شێخ سۆرانەکەویش زۆر هەر حەزێک کرد خۆی بێت لە خزمەتە ئەو تەنسیقی بۆ کردبوو حەمیدیش بێ و مۆفەق لەگەڵ جەنابتان بەرنامەکەم بەڕاستی من ئاعتیزار بۆ جەناب هەیەمەوە کە هیلاکمان کردی بەڵێ ئینشاءالله بەرهەمێکی زۆر جوانە خەڵک ئیسفادەی زۆر لێکا بەتایبەتی خەڵکی تازە پێگەشت و گەنجی تازەمان زۆر پێویستی بە متەجوانانی جەنابتان و مەسایانی بەڕێزێکە فێری و ئادابە جوانانەی قەدیم و خواناسە پێشینەکانمان و مەلا چاکەکانی پێشینمان ببن تا ڕاستی دەرس و عیبرەت و پند و هەروەها ئەدەب و ئەخلاق پێش عیلمەکە فێر ببن. وەڵای پەلا بە ڕەحمەتی خوا وەڵای منیش دوعا بۆ ئەوانە ئەەکەم و بە جەنابەت ئەەکەم و پیرۆزبایی ئەم مۆزوعەش لێ ئەەکەم و زۆر سپاس دەکەم ئینشاءالله ئەمەش بۆ من ئەبێ بەمای ڕەحمەت موسڵمانە دوعایەکی خێرمان بۆ ئەکا ئینشاءالله و هەروەها بۆ کاکسۆران ئەمری دێژ بێ کاکسۆران خۆی فەقی خۆم بوو و دەرسی زۆر ئیشم ئەو من دەرسی شێخات و مشایەخەتیم لای ئەو خۆ ئەوش دەرسی عیلمەکە ئینشاءالله پیاوێکی بەڕاستی مؤدەبی شەو ئیتر پەنا بەخوا ئینشاءالله. طبعاً دەستخۆشیم بە جەنابتانەوە بۆ ئەم ستاپ ئازوو خۆشەویستەی لە پەیام کە بەڕاستیم بەرنامانەمان بۆکەن و ئێوەی ئازوو خۆشەویست کە بینەری ئەم بەرنامانەی ئێمەن دوعای خێرەوە بۆ بکەن و دوعایش بۆ جەنابی مامۆستا و ئینشاءالله هەموو لایەکمان خۆ عاقبەتمان بەخێر گەڕێ. زۆر سپاس مامۆستای خۆشەویستمان تا بەیەکگەشتنەوەی تر بەخوای گەورەتان ئەسپێرم. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله والسلام عليكم.